بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانی سی گەوهەر لە گەوهەری 21 مانگی پیرۆزی ڕەمەزانە بە یەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەموو لایەکتان بێت لەم ڕۆژە مبارەکانەی کەرشەوەکانی قەدرە و ڕۆژەکانی بارانی مەرحەمەتی خوایی ئەبارێت. ئەمڕۆژ لە خزمەتی ئازیز و خۆشەویستە لەگەڵ ئەمستا بە ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و مامۆسای خۆشەویستم مامۆسا عەباس لە خزمەتتانە ئەبین و بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. مامۆستا گەورم سپاس، سڵاو لە جەنابەت. سڵاویش لە بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر. خۆشحاڵم جارێکی تر لە خزمەت هاوکارانم بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. مێدەکەین بڕگەکانی ئەمجارە ناوەڕۆک و گفتوگۆکانی بڕگە جیاوازەکانی ئەمجارەی سی گەوهەر ببێت تا جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار و ئێوەش سوودی لێ ببینن. مامۆستای بەڕێز، پێشەوەی دەستپێکی بەرنامەکە و هەندێک قسە و باس لەسەر ناوەڕۆکی بڕگەکان بکەین، دوو بابەت زۆر گرنگە قسەیان لەبارەوە بکەین. یەکەم ئەم بارانە ڕەحمەتەی ئێستا دەبارێت، یەک دوو ڕۆژێکە قسە و باسی لێواکرێ چۆن ئەکرێ ئێمە دڵنیابین لە ڕەحمەت بوونی ئەم جۆرە بارانەی کە بەسەر زەوی تینووی هەرێمەکەمانە ئەبارێ. مامۆستا عەباس، تەوان خوای گەورە خۆی حەکیمە، خۆی عەلیمە، خۆیشی بەڕەحمە. لەبەرەوە وەختێکە بارانە بارێنێ بۆمان هەمووی بە میقدار و بە ئەندازەیە، وەکو زانەکان باسیەکەن کە بڕێکی دیاریکراوە لە سەرزەویە بارانە بارێت. ئەو بڕەش خۆی بۆ خۆی تەقدیرێکی ورد و ئەندازەیەکی زۆر وردی بۆ گیراوە. لەبەرەوە خەمی ئێمەی ناوێت زۆر جار، ئێمە زۆر جارە بێ بە خەممان تۆ بڵێ لافا هەڵسێت، تۆ بڵێ ئەوە دروست بێت، هەمووی قەدەری خوایە، هەرچی ببێت خۆشەوەیە هیچ شتێک لە دەستخوا دەرناچێت. هەموو شتێ لە ژێر ڕکێفی خۆیەتی، لەبەرەوەویستیەوە بێت، بەویستی ئەوە مادەم قەدەری ئەوە. ئێمەش بەڕاستی قەدەرمان زۆر خۆشەوێت و خۆشەویستی قەدەر وامان لێ کات کە هەموو شتەکانی خوای گەورە بە ڕەحمەت و بە میهرەبانیە بینین و لە سایشیان میهرەبانی و ڕەحمەتە بینین. جوانە، ڕاستە. هەندێک جارێکەوێتە سەر مرۆڤەکانیش چۆن ئەتوانن سوود لەم جۆرە نیعمەتانە وەرگرن. ڕاستی هەموو ئەوەی کە لە لای خوای گەورەوە دێ نیعمەتە، ئەوەی ئێمەی بەندەکانین چۆن مامەڵەی لەگەڵاکەین. هەندێک جار فعلەن لە ڕێ ڕاستەکەین و دەبێتە نیعمەت بۆ هەمووان، و هەندێک جار بە هەڵە دەستی بۆ ئەبین و تووشی گیر و گرفتمانەکە. خوای گەورە ئینشاءالله. مامۆستا عەباس، من وتەیەکی بە ڕەحمەت بێ باوکم بیرکەوتەوە، فەرمووی لەگەڵ مردوی حازریان هەموو جارێ فەرموو کە هەر وەختێک کاتی خۆی کە خەڵک ژیانی لەسەر فەلاحەت بوو، لەسەر حەیواناری بوو لە لادیەکانە بە زۆری خەڵک، ئەوە خوای گەورە بە پێی ئەندازی ئەوەی کە چۆن ڕزقیان پێویستێتی بارانی بۆ باراندن. بەس ئێستا خەڵک زیاتر ڕزقی لەسەر زەراعەت نییە، بۆ خۆشی بۆ کەیف خۆشی باخێک دروستەکات، یاخود ڕزقەکەی لەسەرەوە نیە، حیوانێتێکی باش ناکات، لەبەرەوە ڕزقی بارانەکەی گرتوتەوە. لەبەرەوە هەر کاتی ئێمە دەستمان بۆ ئەسبابەکانی ڕزقی خۆمان برد، خوای گەورە بەرەکەتی تێخایتر بارانە ئەیبارێنێت، ڕێگەیە بۆ چاکەکات، بەرەکەتی پارەیە ئەداتێ، شیرە زیاکە لە حیوانەکانە، بەرەکەتی ڕزق و ڕۆزیە هەمووی زیاکە. لەبەرەوە چەنی ئێمە بمانەوێت لە کوردستانی خۆشەویستە ئینشاءالله باران باری. یەکێک لە دوعا معنەویەکانی بارانبارین ئەوەیە کە خەڵک فەلاحەت بکات، ئیشوکاری تیا بکرێەوە، حکومەتیش بەڕاستی بەدەم فەلاحەکانەوە بە یارمەتیان بە شتەکانی لێوەربگرێ. ئینشاءالله باران و ڕەحمەتی خوا بەردەوام بێت. ئەم بارانە خۆشەوەیە بەسەر ڕۆحی تینووی لەم ڕەمەزانەی مسلمانانە ئەبارێ. ژمارەی ئەو ڕۆژانەی کە ڕۆژومان تیاگرتووە لە مانگە پیرۆزە گەیشتە 21 وا بەرەو کۆتاییەچین. ڕاستە بە شکل جەستەیەکی ماندوومان هەیە، یان هەندێک مانوتیمە پێوە دیارە، بەڵام دڵەکانمان تا دێ گەشت دەبێتەوە. ئەمە چۆنە جنابی مامۆسایانی معادلەیەکی پێچەوانەیە، جەستەیەکی ماندوو بەڵام دڵێکی ئاوەدان، دڵێکی خۆش، دەرفەتێکی زێڕین. ئاەتەکە نافەرمێ ئەثاقلتم إلى الأرض، یعنی ئێمە کە وەختێ قورسە بین، بەچی قورسە بین؟ بەوەی کە زۆرە خۆین، زۆر بەدەم دنیاوین، زۆر بەدەم مڵک و ماڵ و سیارە و خۆشیەکان و کەشخەکانی دنیاوین. وەختی لەمانە تۆزی خۆمان نەگرینەوە، چکە لە ڕەمەزانە بەجارێکە تۆ خۆت لە
زۆرێک لە خەوە گریتەوە بە تایبەتی شەوەکانی قەدر ئەیتر ترۆپکی سەرکەوتنەکەیە بە سەر شاخی ڕەمەزانە بەڕاستی زۆرتر زۆر کەمە خەوی زۆر کەمە خۆیت و عیبادەت زیاترە بێت خەست و خۆڵترە بێت ڕۆح گەشترە بێتەوە چکە ئەمە معادلەیەکە هەر وەختێ ئێمە دەستمان زۆر لە مادە و دنیاویستی و حەزە نەفسی و جسمیەکانی خۆمان تۆزێک کەم کردەوە لایەنە ڕۆحەکەمان سەرەکەوێت کە سەرکەوت ئافاقە بینێت ڕۆشناییە بینێت ئەکرێتەوە حتا ماوەسە عەباس زۆر جار ئێمە کە هەندێک زیکر و هەندێک قورئان خوێندن و دوعا و پارانەوە ئەکەین بەڵام چێژی لێ نابینین هۆکەی ئەوەیە زۆر قورس بووین ینی قورس بووین لکاوین بە ئەرزەوەن لەبەرەوە ئەم شتانە هەمووی معنەویە هەمووی بەدەرە لە مادە وەختی لە مانگی ڕەمەزانە کە لە ڕووی جەستەییەوە تۆزی بێهێزەبین ڕۆ معنەوەیەکە زۆر باڵای کردووە دیارە ئەم ڕەمەزانەش خۆی گەورە فەرمای ئەیامە معدودات بەڵێ چەند ڕۆژێکی دیاری کراوە بە سەرمانان تێپەڕێ ئێستا خەریکە ینی وردە وردەی بەداخەوە ئەو دەرفەتەمان لە دەست دەرەچیان نزیک بۆتەوە لە تەواو بوون هەبێ ئێمە زۆر بە تەنجەوە بین ئەم دەرەوەکو هەلێکی زیارین سەیریکەین ئەمنەوە ڕۆژی لە بەردەمی ماوە خی گەورە تەوفیقمان بدا زیاتر چونکە ئەمانە شەوانێکی زێڕینن جوان شەوانی لەیلەتول قەدر دەکرێت دەرفەتێک بێ بۆ تەوبە دەکرێت دەرفەتێک بن بۆوانەی کنزاکانمان گیرا ببن دەکرێت دەرفەتێک بن بۆەوەی زیاتر لە خوامان نزیککەنەوە انشاءالله مامۆستای بەڕێز بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بڕگەکانتان پێ ئاشناکەین لە 21مین گەوهەری ستۆدیۆی سی گەوهەری ڕەمەزان ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە سیما جوانەکانی قورئان خوێن کاک دانەر جەلال کە ئێستا لە ستۆدیۆ ئامادەی هەیە بەخێراتنتانەکەن بەدەنگێکی خۆش ئاوازێکی دڵگیر لەم بارودۆخ و جەوە ئارامەیە ئینشاءڵڵا چەندین ئاەتی بە پێز دەخوێنێ بەسەر دڵەکانمانە خۆی گەورە بیکاتەمایی ئاوێتەبوونی زیاترمان بە تەقوا بە ئیمان ئینشاءڵڵا ئەوە یەکێک لە میوانەکان یەکێکی تر لە میوانە بەڕێز و خۆشەویستەکان مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڵڵا بانگخواز ئەو لەگەڵیا باسوخواسی ئەم دەشەوەی کۆتایی لەگەڵاکەی چۆن بتوانین دەستکەوتی زیاتری تا دەستبین وەکەوەی کە باسمان کردەمانە لەیلەتول قەدرن تایبەتمەندیان هەیە قورئانیان تیادا هاتۆتە خوارەوە مەلائیکەیان تیادا هاتۆتە خوارەوە وەلا یەزال ئێمە زۆر دڵمان بەم شەوانە خۆشە شەو نوێژیان تیاکەین تیانە ئاپاڕینەوە ئینشاءڵڵا مامۆستای بەڕێز و خۆشەویست دەرفەتمان بۆ ڕەخسێنێ ڕێنماییمانەکە بۆی بزانین چۆن باشتر جوانتر دڵگەرمانەتر سوود لەم شەوانە وەربگرین هەروەها دکتۆر کاردۆمان لەگەڵەکە کاردۆ ئیبراهیم فارس کە پسپۆری نەخۆشەکانی دڵ و ئیکۆ قەستەرەیە زیاتر گرنگی و کاریگەری ڕۆژوو لەسەر دڵ لەسەر دەمارەکانی خوێن لەسەر جەستە بەگشتی چییە ئینشاءڵڵا ئەویش بەشێکی تر لە بەرنامەکەمان و هەروەها بیریشمان نەچێت شێفە بەڕێزەکان کە لە خزمەتیان ناین سڵاوێک لە بینەران بکەن سڵاو لە بینەرانی خۆشەویست لە ئێوە و لە ستافە بەڕێزاش ئەمڕۆ خواردنێکی غەربی دروستەکەین پاستا و چیترە پاستا و بانجانێ بەفڕن طبعا هەر ماوەسا عەباس هەر ڕۆژی ئێمە ئاوا دەست پێکەین کاک نەریمان یا تەماتەکە ئاوا ئەژنێت یا پیاز تریکی کیانە خەریکی و دوانە ئەمادایەکە بۆ زەڵات بەڵێ وایە کاک نەریمان باشە بۆچی خێرە ئەم ئێوارەی هەمووی غەربیە شەرقیەکی تیان نەبوو وەڵاهی تر داوامان لێکراوەتیان ئەمڕۆ بکرێ بە غەربی جوانترێکە بەیانی ئینشەڵڵا شەرقیشی دیایە ئێوە ڕۆژانی ڕابردوشتی زۆر خۆشتان دروستە کرد بەس لەبەر مامۆستاتەوە کە گەینە چوارشەمە ئەوانە بۆچی ئاوا تۆ لێرەیە شانسان نەمستافە نازانم چی یا کاک ئاریان ئەویستی دیارە ناوچەوانێکی ئەوە هەیە خۆشەویستان بە خوێندنی چنایەتێک لە قورئانی پیرۆز بە دەنگە زوڵاڵەکەی کاک دانەر جەلال دەچینە نێو بەرنامەکەمانەوە لەگەڵمان ماوەسە دانەریاخوا بە خێر بیت و فەرمو خێرولکەلاممان ئینشاءڵڵا بۆ خوێنم أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين صدق الله العظيم یا ڕەبی خۆی گەورە پاداشتی بە خێری خۆت و دایکت و باوکت و مامۆساکانە باتەوە مامۆسادانەرکێت خۆش انشاءالله خۆرزە خێرتان بات گوێوازێکی شیرین زۆر خۆشە ماشەڵڵا زۆر دەنگێکی مامۆسادانەر ئەم دەنگە زۆر نزیکە لە کوردەواری خۆشمانەوە وایە؟ بەڵێ مەقامەکانی تیا جۆرا و جۆرە بەڵێ یەخەخوا تۆفیقتان با انشاءالله کاکدانەرگەر کەمێک باسی خۆتمان بۆ بکەیت چۆن دەست پێ کرد بەکوێ گەیشتوی بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بێشکی زۆر خۆشحاڵم کە لە خزمە جەنابتانە لە بەرنامەیەکی یاوە جوانە لە خزمە بیدەرانی خۆشەویست و سەفە جوانەیە وەڵام سەرەتایی دەستپێکردنی قورئانم هەر لە مناڵی مەوانەیە ئەخوای گەورە لە دوای فەزلی خۆی و پاداشتی جەنابی دایک و باوکم باتەوانێ
کە من چوومەتە لای مامۆسایانی بەڕێز قورآنم خوێندووە الحەمدولله هەر لە مناڵیەوانێ فێری قورآن خوێندن بووم ئیتر لەو کاتەوانێ کە قورآن بەخوێن هەستمە کرد کە الحەمدولله فەزڵێکی ئەڵڵا بەسەر شانمەوەیە کە گەوهەری سەڵت خۆشیەکەیە بەهرەیەکە الحەمدولله ئیتر پەرەم پێیە لە خوای گەورە بەزیابێ لەلایەن چەند مامۆسایەکی خۆشەویست لە شاری سلێمانی با بڵێن بەڵێ بەڵێ الحەمدولله کۆمەڵە مامۆسای بەڕێز فێری قورآن خوێندن بووم الحەمدولله ودوای ئەوە فێری ئاوازەکانی قورآنی پیرۆز بووم لای جەنابی کاک دکتۆر کەوسەر خوای گەورە پاداشتی باتەوانێ والحەمدولله ئیجازەی قیرائەتم وەرگرتووە حەفظ ئەنا عاصم لای مامۆسای خۆشەویست مامۆسا تەها کە لەگەڵ جەنابی مامۆستا عەبدولحەمید وان خوای گەورە پاداشتیان باتەوە یان وەرزان باتوێن ئینشاءالله یخوا خوای گەورە تەوفیقتان با یا رەبی ئینشاءالله مامۆستا عەباس نەزم سەرێک لە شێفەکان بدەین فەرموو بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سەرێک لەم بەڕێزانە ئەدەین زانین سەرگەرمی چین ماندوو نەبن هێشتا سەرەتای ئیش و کارتانە ئەم جارە وتمان بە زووتر بڕۆین گۆشتی مریشک ئەمە مریشکە بۆ پاستاکەمانە بەڵێ ئەمە تێکەڵی خواردنە غەربیەکە یا بابەتی خواردنە غەربیەکە ئەگەر پێمان بڵێن چییە و چۆنە و ئەم پاستایشی ئیتاڵی ئەمە پاستایشی ئەفرێدۆیە زۆر بەناوباگەم ئەفرێدۆ ینی تەبەن ئەم پاستایە مریشکە شعریە ماکەرۆنیمان هەیە بۆ شێ ماکەرۆنیە زۆر کەسێ ماکەرۆنی تر بەکارێنێ بەڵام ئەخۆن باوتن باپیان بڵام بەبینەرانی خۆشەویست ئەمە ئەمە پاستای ئەفرێدۆیە ئەمە ئەفرێدۆ ئەسلی ئەمە ئەم جۆرە ماکەرۆنیە بەر زۆر کەسەیە بەمە نایکات چێ بە شێوازی ترێکە هەر ئەتوانی بەو شێوازش بگێ بەڵام بەس بە ماکرێ خۆی ئەفرێدۆ بەم ماکەرۆنی دەست چیتر سوبێکمان هەیە سوبی قەرنابیتمان هەیە قەرنابیت و گێزەر هەروابێتەوە باینجانێکمان هەیە بەفڕن بەقیمەوە شتێکی زۆر خۆش و زۆر تایبەتیانی داواتی من یارە زۆر باشە دەستان زەڵاتێکیشمان هەیە زەڵاتێکی عادیشمان هەیە کاک دیار کاک دیارەوە نییە باینجان نەگەشتەوە هەر بێکەوە دروستەکەین خواردنەکانی ئەوە من بێەوە فەرق هەڵگاریەکەین هەر هەوڵمان ناوە شتێک جیاوازیکیان لەبێ نادروستکەینەوە تا بیستیۆکە ئەمڕۆ ناتوانێت ئینشاڵڵا باری تەمای شتێکی جوانتری دروستکەی ئینشاڵڵا ئەی بەهاراتەکان چی تێکەی بەهارات ئەریگانەوە ئۆریگانۆ بەکارهێنین زیرە بەکارهێنین بێتەوە کاری بەکارهێنین ئەم جۆرەشتانە بەکارهێنین باڵە بەڵێ ئینشاءڵڵا موفق بن سەرکەوتوو جا چاوەڕێتانەکەین و کەمێکتر سەردەینەوە ئینشاءڵڵا ماشەڵڵا و نعنایەڵی سەلام لێکەوە وڵای زۆر جوان زۆر جوانە ماش دایمە ماڵەوە دایمە ماڵەوە دەستا خۆش بێخوا دوای سەردانتان دەکەین ئینشاءڵڵا خوا سەرکەوتمی وای ئیشەکەتان لێ نەگرین چونکە سەرەتایە تیجارێ ماوەسا بەزیان فەرموو هیچێک لەو بڕگانەی کە جرابی مامۆستا بەڵێ ئەم ێوارەیە زوومی خینە سەروە قسەی لەبارەوەکەین ئێمە وەکو سەرەتای بەرنامە باسمان کردوتمان هەلێکی زێڕینمان لەم دەرفەتە گەورەیە لە بەردەمایە و ئێمە خەریکە دەسەکەین بە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم دەشەوە کۆتایی لای ئێمە میشە چاومان لەسەری بووە بە دەرفەتی هەرە گەورەمان زانی و بۆ نزیکبوونەوەی زیاتر توبە بۆ تەسکیەی نەفس بۆ عیبادەت بۆ دوعا ڕاستی بۆ شەو نوێش ئەمانە شتی گەورە گەورن لە دینە ئەمانە جا بە خۆی شەوی قەدریش لە قورئانە بە تێر و تەسەلی باسی کراوە چەندە پیرۆزە و چەند مەکانەتێکی گەورەی هەیە و زانایان هەمیشە پابەند بوون بە گرنگیدان بەم دەشەوەی کۆتاییەوە نوێژی تایبەت نزای تایبەت تیا کراوە جا ئینشاءڵڵا لەگەڵ مامۆستایشی بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڵڵا کە تشریف دێنێ بەڵێ مامۆستا عەباس ئەم دەشەوە ئێمە دوێنێش قسەمان زۆر لەسەر کرد کە زەڕورە هەموو ڕۆژ ئێمە بیری یەکتری بخەینەوە چۆن تەشبیه نەبێ بەم دەشەوە ئێمە جارێ ڕیکلامێک هەگەر ئەم ڕۆژ کارت تێنەکایی بینی سبەینێ دوو سبەی هەر کارت هەیەکە لەبەرەوە
زۆر تاکیدکردنەوەی جەنابە باسە کرد کە تەشریعاتێکی زۆر و قەرباڵغێکی زۆر لە هەوڵدان کە ماندوو بینتیایە هەیە لە دەوری ئەم دەرشەوە هەر هەمووی هەتا تاکەکان و جووتەکانیش بەگشتی بەڵام زیاتر تاکەکان خەڵک احتیمای پێدا و زۆر بە گرنگیش سەیری 27ەکە بەڵام هەمووی زۆر زۆر گرنگە ئاماژەمان بۆ کردکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و قورئان لە خۆی گەورە خۆی ئاماژی پێکا لە سورەتێکی تایبەتی ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر و هەروەها لە شوێنی تریشە ئاەت هەیە کە باسی ئەم مبارەکی ئەم شەواکە بە هەمان شێوە فەرمودەکانی پێغەمبەر زۆر زۆرن کە ئاماژە بە گەورەیی و فازڵ و چاکەکانی ئەم شەواکەن شەوی ئاشتبوونەوەی لەگەڵ خوا یعنی تۆ لە ئەگەر گوناهێکت هەیە ئەگەر دڵمان ژەنگی گرتووە ئەگەر لەم ساڵەیە سەغڵەتی زۆرمان بۆ عیبادەتەکەمان دروست کردووە هەستەکەین تاموشێژی عیبادەت ناکەین چکە هەمومان کەم تا زۆرم هەستەمان بۆ دروستە بێت ئێستا مامۆستای قورئان خوێن ڕەنگە ینی کاتی وا هەبێت زۆر دڵی گەشت بێ بۆ خوێندنەوەی قورئان لەزەتی زۆر زۆر لێ بینێ کاتی وای شەیە سەیرەکەی ینی ئەتیادیە کاتی وا شەیە بێتاقەتە لایە بە قورئانەکە لابە چۆن ئەم گەشیە زینوکەینەوە لە مانگی ڕەمەزان و بەتایبەتی لە شەوانی قەدرا ئەم بەیعەتە تازاکەیتەوە لەگەڵ قورئانە لەگەڵ خوای گەورەیە لەگەڵ پێغەمبەرە صلی الله علیه وسلم لەگەڵ دڵی ئیماندارانە وەختێکی تە مزگەوتەکان بەڕاستی چەند ینی کەشێکی چەند گەورە و خۆشە ماوەسا عەباس ئەم مزگەوتانە پڕە بێ لە خەڵک هەمووی قورئانە خوێنێ من ماوەیەک بە مناڵی ینی هەر هۆگری مزگەوت بووین ئەچوین زۆر تێڕامانیەوەمانە کردە بۆ شتێکی سەرنجمان بۆ لەم شەوانەیە هەندێک خەڵک ئەبینین بە کوڵ ئەگرین بە کوڵە پاڕێنەوە ئینسان هەر بەڕاست محتاجی ئەوەیە لەم شەوانەیە ئەخر ئێمە بە مناڵی لەوانەیە شتێکی ئاماجێکی ترمان هەبوو بێ بچین چوزانم وەکو خەڵکە دانیشین کەیفێ بکەین شیرینیە بکوین چوزانم هەر بڵین دانیشتین بەلایانی کە بەسەرن بەڵام خەڵکێکی جیاوازمانە بینیە گریا خەڵکێکی جیاوازمانە بینی بە بەردەوام دوعاە کرد خەڵکێکی جیاوازمانە بینی بە بەردەوام قورئانیە خوێن بەڕاست ینی ئینسانانە بۆ واکەن لەگەڵ تا بەڵە زۆر جوانە ینی تۆ ئاماژە بە مناڵی کرد شتێکم بیرکەوتەوە لە ماڵمان لە مجەمەعی سیروان بوو لای هەڵەبجە باسی هەشتاکانەکەم ئەو کاتە ئێمە زۆر مناڵ بووین تقریبا پۆلیس پێنجی سەرەتایی ئەوانە بووین لە مزگەوتە خۆی گەورە لی خۆش بێ مامۆستا حەبیب محەممەد سەعید مامۆستای هەمومان بوو دەرسی پێوتین ئەیتر گەرموگوڕێکی زۆر عجایب لە مزگەوتا دروست بوو کۆمەڵە مامۆستای تریش هەبوون کە لێرەوە خۆشە باسییان بکەم ناویان بێرم مامۆستا مەهدی تاوێرەیی یادی بە خێرکەسە لە هەڵەبجەی شەهیدا و کۆمەڵە مامۆستای تر کە زۆرن مامۆستا سادق سازانی ئەمانە بەڕاستی دەورێکی زۆر گەوریان هەبوو لە پەروەردەکردنی ئێمە هەمتر لە مەکتەب و هەمتر لە مزگەوتیشا لێرەیە ئەوەی کە بیرم کەوتەوەیە کە شەوێکی قەدر مامۆستا عەباس بیرم میێت کاک لوقمانی ساناحمە هەبوو شەمێرانی کێسە لە تەمەنای خۆی گەورە تەمەنداری کە بیپارێزێ ئێمە مناڵ بووین ئەو تۆزە گەورەتر بوو لە ئێمە لە دوای نوێژە عیشاوە دەستی کرد بە قورئان خوێندن لە مزگەوت بەردەوام قورئانیە خوێند ئێمە زۆرم پێسەیر بوو ئەو چەند مناڵێک بوون ڕۆشتمان ئەو کاک لوقمان تۆ هەر سەران لابڕیان گوێ لە وتارەکانی بڵین مامۆستا ناگریان زۆر زۆر مەشغوڵی قورئانەکە بوو وتی وەڵامێ ئینشەڵا ختمی قورئان بکەم ئێوتمان ئاخر ئەم شەو چۆن نەکرێت تاوان درەنگ لێمان پرسی وتی لەخوا بەزابەوە خەریکە 15 جۆزە تەواوەکەم هەرم شەو یعنی یەک شەو لە دوای نوێژە عیشاوە هەتا پاششێ و تۆ بەردەوام قورئان خوێنی 15 چ بەرەکەتێکە بەڕاستی بیرمێت مامۆستا عەباس ئێمە 100 قورئانی بچووکمان هەبوو پەڕەتەنیکی سپی بۆ ئەو کاتە بەرگێکی سووری هەبوو لە مووسڵەوە زانم هاتبوو و هەدیە کرابوو 100 قورئانەکە بیرمێ شەوێکیان مامۆستا وتی لەبەرەوەی مزگەوت زۆر قەرەباڵغا ناو مزگەوتەکە سەر حەوشەکەش کە وەختە هاوین بوو ڕەمەزان سەر حەوزەکە هەمووی قەرباڵە هەموویشی گەنج بوو ماشەڵڵا زۆربەی زۆری گەنج بوو فەرمووی بە 3 کەس قورئانێک هەڵگرن چکە بەشی ناکرد یعنی بە 3 کەس ئاوا دانیشتین یەکیان ناوەڕاست و دوانیش لەم دیدیوە قورئانی هەمووی بە بێدەنگ سەیری و لاپەڕێ کردکەوەی خوێندەوە یعنی ئەم کەشە معنەویە جوانە لە شەوی قەدرا دەستەکەوێت ئەم پەروەردە جوانە لەو شەوانە دروسە بێ لەبەرەوە من حەزەکەم یادگاری خۆمان جنابیشت هەتا مامۆستادانە ئەگەر جنابیشیان یادگاریکی هەبێ لەگەڵ قورئان و شەوەکانی قەدرا پێمان خۆشە باسیکە بۆمان هەر ویستم لە کاک دانەر بپرسم جەوی ئێوە لەگەڵ ڕەمەزانە
چۆنە بە تایبەت کە قورآانی تاتۆتە خوارە و خەڵک زیاتر سەرقاڵی گوێگرتن لە قورآن لە ئێوە؟ وڵا ڕاستیەکەی شەوانی قەدر بە تایبەتی شەوانێکی مبارەکن و ئازا بۆ ئەو کەسەی کە ئەو شەوانە بە زیندووکردنەوەی قورآانی پیرۆز زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و عیبادەت و خواپەرستی تیا بکات، چونکە بەڕاستی وەکو ڕەمەزان ئەیامە معدودات ئەم شەوانەش چەند شەیەکی کەمن. ئازا بۆ ئەو کەسەی کە بەر لێ خۆشببوونی خوای پەروەردگارەکەوێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دانیشتبوو بوو لە خزمەت ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵایان لەسەر بێ، ئەو بوو جوبریل عەلەیهی سەلام هاو بۆ خزمەتی فەرمووی ئامین، دوو جار فەرمووی ئامین. ئەسحاب دوایەوە لێیان پرسی ئەی پێغەمبەری خوا ئەم ئامینە چی بوو؟ وتی جوبریل عەلەیهی سەلام فەرمووی غەزەبی خوا لەو کەسەی کە ڕەمەزانی بەسەرە ئەڕوات و لێخۆشبوونی خوا نایگرێتەوە. بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە موسڵمان بە تایبەتی کە لەم شەوانەیە ڕازیبوونی خوای گەورە بەدەست بێنین و توێشوێ کۆبکەینەوانێ بۆ قیامەت، توێشوێ کۆبکەینەوانێ بۆ لای پەروەردگار کێ ئەڵێ تەمەن باقیە بێت ساڵێکی تر نسیمانەکەوێتەوانێ ئەم شەو مبارەکانە. لەبەرەوەی بە گەنجی و بە پیری و بە مناڵ و بە گەورە نییە. إذا جاء أجلكم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. هەر کاتێ ئەجەل هاو ساعاتێ پاش و پێش ناکەوێت و چاوەڕێی کەسمان ناکە. بۆیە گرنگە مرۆڤی مسلمان ئەم شوانە زیینم بکاتەوانێ بە عیبادەتی خوای پەروەردگار. خوای گەورە لەوانش قبوڵ کاکە ئینشاءالله عیبادەتی الله سبحانه وتعالى. مامۆستای بەڕێز عەشرەیەکی ترمان بۆ بخوێنێ ئینشاءالله، پاشان ئینشاءالله دەست بە بڕگەکانی ترەکەین. ئەگەر جەنابتان ئەرک بکێشن هەندێک ئاەتی دیکەی باس. أعوذ بالله من الشيطان الرجيم. وسيق الذين كفروا إلى جهنم زمرا حتى إذا فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم لقاء يومكم هذا؟ قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين. قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين. وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة
وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين. خيرا كرزابته يا أخوان إن شاء الله. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئێمە بەردەوام دەبین ئێستا هەر بەوەی کە زانیاریەکان لەگەڵ یا بخرێنە سەر شاشە شێفە بەڕێزەکان باسی خوانی ئەم ئێوارەیەمان بۆ ئەکەن و لەگەڵیشیدا زانیاریەکان دەنووسرێن تکایە سەرنجی بدەن بۆی کە بزانن ئەگرە بتانەوێ بەو شێوەیە خواردنەکانتان ئامادەکەن چی پێویستە چەندی پێویستە بۆتان ڕوون دەکەنەوە بە شێفە بەڕێزەکان بفەرموون. کاک شێف نەریمان فەرم کاک نەریمان. سڵاو ڕێز بۆ هەمولایەک چاوی هەمولامان شەکەم شەڵا ڕۆژی هەمولای خۆڵە بێ کامێرا ئێمە تاوان پاستایەکمان هەیە ئەمڕۆ پاستایشی ئەفرێدۆیە پێویستیمان بە ماکۆرۆنی بە ماکۆرۆنیە بێت پێویستمان بە پیاز دەبێت پێویستمان بە کەرە ئەبێت پێویستمان بە مریشکە بێت میشکە وتە لەسەر ئاگرەکەی ئەمە پێسەرەتا مریشکەکە ئەوکڵێنین دوای ئەکوڵانمان سۆسەکەی بۆ ئەوگرینەوە سۆسەکە دوای سۆسەکەی بریتێ لە چی سۆسەکەی بریتێ لە قارچکە پیازە هەروە بێتەوە داودەرمانەکە بریتێ لە کاریە تۆزێ زەنجەفیلە هەروە بێتەوە کەوچکە زیرەیە لەگەڵ کاریە کاری دو ئەوەش خواردنێکی ترمانێ باینجان بەفڕن باینجانەکە ئێن بەم شێوازە لە تێکەین بەم شێوازە لە تێکەین ئەکەینە فڕنەوە تا تاوە ئەپیشێت بەم شێوەیە کە پیشە ئێمە پێکاتێکمان هەیە بۆی دروستەکەین پێکاتەکە بریتێ لە قیمەیە هەروە بێتەوە پیازە دۆشاوی تەماتەیە هەروە بێتەوە داودەرمانە ئۆریگانۆیە کەبابەیە لەگەڵ زیرەیە بەم شێت ئەمە باینجانەکەمان لە فڕنەکە تۆزە پیشە دەرێکینە دەرەوە دەریدێن بەم شێوەیە هەڵێ کۆڵین و مەساڵی ناکۆڵی مەسن بە کۆچێک ئەوایی تیشێن تا باینجانە تاوی نەبێت دوای کەری بەسەرا ئەکەین ئەمە کە کەرەمان بەسەرا کرد کە کەرەمان بەسەر دوای پێکاتەکەمان چێ قیمە شتەکە هین ئەکەنە ناو ئەم باینجانەوە ئەکەنە باینجانەکە و دوای کە پێکات شتەکانمان کردە سەر باینجانەکە پەنیریەکەینە سەر پەنیرەکەینە سەر حاضر بێ بۆ فڕن دوایکەنە ناو فڕنەکەەوە بەو شێوازت دروستیەکەین. بەڵێ دوای ئەوەی کە ئەمانەمان کە دروست کرد لەگەڵشیا سوپێکی جوانمان هەیە سوپەکە بە قەرنابیت و بە گێزەرە لەگەڵ بیبەریتون و پۆڵبیبەر و کەبابە و تۆزێک کاری بیبەری سپیش لەگەڵ ماجی سەوزەوات لەگەڵا تێیەکەین یەک تۆزەڕۆنی کوردیشی تێکەین لەگەڵ کرێم تەبغا بەڕاستی ئەو کاتە خۆشتنی سوپ دەرەچی هیوادارم ئێوەش لە ماڵەوە بتوانن ئەوەکو ئێمە درستی بکەن بە خزمەتانە. ماوەسا عەباس ماوەسایەکی زۆر خۆشەویست و عەزیزمان میوانە کە خۆشحاڵین بۆی کە لە خزمەتیا بین ماوەسا عەبدوڕەحمان عەبدوڵڵا کە جنابیان بانکواز و خۆشەویستی ئەمن سەروەریەکانی ئەم دەرشەوەی کۆتایی ڕەمەزان چین و ئێمە چی بکەین لەم دەرشەوەی ڕەمەزانە بە پێشوازی لە مامۆستا عەبدوڕەحمان بکەین. جنابی مامۆستا عەبدوڕەحمان عەبدوڵڵا. السلام عليكم. السلام عليكم. ما وصيا يا اخوة بخير بين ماشي قربان بخير بين سرتها كان بخير بين يا صيا الله صيا قربان يا خسلون بخير بين وصيا فرم قربان فرصة وسلام فرم وصيا فرم بخير بين بخير ما وصيا بخير بين يا اخوة سلامتي ما وصيا خواتك يا اخوة يا ما ئیتر باسی داوە و باسی ئیمان و باسی خواردن و هەمومان تێکەڵ کردو مامۆسایتر الحەمدولله هەمی پێویستە قوربان هەمووی جۆرێک لە جۆرەکان ببێتە جێگەی ڕەزامەندی خوا چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیانە هەر خۆی فێرکردنی خواردنێک بۆ کەسێک ئێساگەر خوشکێکی بەڕێز خانمێک
سەیری شێفە بەڕێزانە بکە شتێک فێربەی شڵاوش هەر خێرەتەوە دڵی مناڵێکی پێخۆشەکە دڵی مێردەکەی پێخۆشەکات خۆی لێ خوات باشە پێشەوەی بکەینە ناو گفتوگۆکەمانەوە ئێمەمانەوێت سپاسی سپۆنسەرە بەڕێزەکانی ئەم بەرنامەیە بکەین ڕۆنی کاستۆ لەگەڵ نەخۆشخانەی بەخشین ئەوان سپۆنسەری سەرەکی ئەم بەرنامەیەن لەگەڵمان بن ناوبڕێکیان بۆ وەرەگرین و دوایی دەگەڕێینەوە. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. خۆشەویستانم ئێمە لە خزمەت جەنابی بەڕێز و بانکخواز مامۆستا عەبدوڵڵاه عەبدوڵڵاین و زۆر خۆشحاڵم بەڕاستی مامۆستا لەم ڕۆژی قەدرانە و لەم شەوی قەدرانەیە بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتین و یەخوا بەخێر بێت. مامۆستا گیان چاوەکەم یەخوا دەستان خۆش بێ مامۆستا گیان. مامۆستا گیان ئێمە ئەم دەشەوە فرسەتێکی زۆر گەورەیەوە هەمومان هەر باسی لێکەین و هەمومان شتی دەربارە ئەڵێین حەزمان کرد جەنابیشت ئێمە گەورەیی و سەروەری ئەم شەوانە چۆن بپارێزین چۆن ئەم دەستکەوتە خۆی گەورە تەڵمەند بە تەوفیقی خوانە ئێمە هیچ خۆمان بە تواناکانی ئێمە هیچ نیم توانین بەدەستی بێنین خوا تەوفیق بە خوا مەرحەمەت بنوێنێ خوا فەزلی خۆی ببارێنێ بە سەرمانە ئەم شەوانەمان بە نەسیب بکات چۆن دەستگیرمان بێ و سەروەریانەمان لە دەست دەرچێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان اللهم آمين ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم اللهم آمين اللهم آمين دعاء بو پیشنانی خومان بکەین پێش وەخت إن شاء الله خوالیان خۆش بێت. سپاسی جنابتانەکەم مامۆستایان عزیزم سپاسیم کەناڵە نازارە ئەەکەم خی گەورە بەرەکەت بخاتە عمرتان ماڵتان دڵخۆشمە میوارە لە خزمەتی ئەم بابەتە ئیمانیا مامەڵاکەی خی گەورە هاوکار و پشتیوانمان بێت ئەو بارانە بە ڕەحمەتش ماوەسا هاژۆ هاڕێ الله ڕەحمەت بێت. ئەو بەرەکەتەی کە لە قەدرا باسەکرێ و ئەو گەورەی کە لە قەدرا باسەکرێ و ئەو جوانی ئیمانی کە لە قەدرا باسەکرێ شایستەی ئەوەیە ئێمە ببینە خزمەتکاری بۆ معنایی نێڵین چرکە ساتەکانی لە دەستمان بڕوە. کاتی خی گەورە باسی ئەم قەدرە گەورە ئەکا معلومی جەنابتانە سوورەتێک تایبەتە بەم قەدرە. ئەم قەدرە ئەتوانین بڵێن ڕێزگرتنە لە زەوی ڕێزگرتنە لە بەشەر ڕێزگرتنە لە ئاسمان ڕێزگرتنە لە هەموو ئەو جوانیانەی کە لە زەویا هەیە ڕێزگرتنە لە ئیماندار کە خی گەورە سوورەتێک بە ناوی قەدرەدا ئەوەزێنێ و سەر زەوی تەنگەلان ئەکا ئەو وەنە مەلائیکە و ئەوەنە فریشتەدا ئەبەزێ و جبریلدا ئەبەزێ و تەمەنا ئەکەن و بەرەکات و ڕەحمەت ئەبارێن بەسەر خەڵکا و خی گەورە دەرویەکی گەورە لە بەشەر ئەکاتەوە کە ئێمە لە سەرەتای ڕەمەزانە وتمان من صام ڕەمەضان هەر کەسێک ڕەمەزانی گرت و
لەگەڵ ڕەمەزانە ژیا خوای گەورە ئیمانی پێی بوو و قەناعەتی وا بوو خواری خۆشە بێ خواری خۆشە بێ و لە گوناهی پێشووی خۆشە بێ خوا تەئکید دەکات و جەلە جەلالوه جارێکی تریش لە قەدرا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من قامە لەیلەتە قەدر هەر کەسێک شەوەکانی قەدر زین بکاتەوە و بوەسێ بە پێوە و مناجات بکا و سوژدە بەرێ و ڕوکوع بەرێ خوای گەورە غفر له ما تقدم من ذنبه کەواتە دوو جار لەم ڕەمەزانە ئێمە دەرفەتی لێ خۆشبوونمان بۆ دروست بووە بۆ بە تایبەتی لەم شەوانەی کە ئەتوانم بڵێم ئەگەر بەخیل نەبین لەسەر خۆمان بەخیل نەبین بۆ ئیمانمان ڕژد نەبین لە وەرگرتنی ئەم بەرەکات و فەیزا حەقە هەر لە ئێوارەوە لە دوای مەغریب بۆ بڵێنەوە پێمان تێنایت و ئەوە خۆمان ئیستعداد کرد و ئامادە کرد بۆ پێشوازی لە تۆ ئەی قەدری گەورە تۆفیقمان بۆ یا ڕەبی کاتێ خوای گەورە ئەم فەزڵ و منەتە خاتە سەرمان ئیتر حەقی ئێمەش ئەم فەزڵە گەورە مامەڵە پێ بکەین مامۆستای عەزیز چەند دڵخۆشم کاتێ لە ڕیزی پێشوەی مزگەوتێکا ئەوێکی پیرە بینم و ئەڵێ خوایە ئەوە من 50 ساڵە ڕێەکەم بۆ لای تۆ ئەوە 50 قەدرم بینی و 50 جار ڕێزت لە من گرت 70 ساڵ عمرێتی و لە 20 ساڵیوە تەمەسوکی کردووە و لە 20 ساڵیوە هاتووە و بەڵام خوای گەورە ئەم منەتەی ڕشتۆ بەسەریا مامۆستایانی ئازیزم ئێمە خەڵکمان هەبوو چرکە ساتی پێشەوەی بچێتە ڕەمەزان وفاتی کرد ئەبێ من و تۆ چەند شکرانە بژێری بکەین کاتی خوا دەرفەتی پێداین هاتینە ناو ڕەمەزان و هاتینە ناو قەدر لە 19 وفاتی کرد لە 19 وفاتی کرد بۆیە بەڕاستی کاتی ئەچیتە ناو ئەم بابەت و باس و کوڕەتی ئەم ئیمان و ئەم قەدرەوە ئەبێت دڵت بلەرزێ ئەبێت ناخە بەهەژێ ئەبێت چاوت فرمێز بڕێژێ لەوەی کە چرکە ساتەکانی لە دەستە ڕوا و ئەگەر خوا نەخواست کەم تەرخەمیەکە تیاکرد بێ بۆی بگریت ئێستا من لە یەکەم شەوی قەدرەوە گریم لەوەی کە من چی بکەم بۆ ئەوەی کە ئەگەر خوا لوتفی فەرموو تایە مامۆ ئەو دەڕۆژەی کردە نسیبم چۆن مامەڵی لەگەڵ بکەم ئەبێت چۆن پەنامار بم ئەبێت چۆن نێڵم چرکە ساتەکانی بەسەر ما بڕوا عەزیزانی من مامۆستایانی قەدرگرانیەوە معلومە لاتان ئێمە ئەتوانم بڵێم 8 سەعاتی شەومان لە دەسایی ئێستا 8 سەعات بیکەینە چرکە ئەگەر بمانەوە بە چرکە مامەڵی لەگەڵ بکەین لەگەڵ ئەم قەدرا بەرهەمی زۆر گەورە کۆکەینەوە توێشوی زۆر گەورە ئەخینە ئەمباری قیامەتمان پرسیارە بکەم لە خزمەت بۆچی شەوانی خەدریا ئەم کاتە هەستیارانە کە لە بینی خوا و بەندەیەک دروستە بێ و ئەوە بابدۆخە دێتە پێشەوە چی وا ئەکات پێویستەکە ئینسان بگری گەنجێک بگری پیرێک بە ساڵاتویەک بگری ینی ئەو گریانە بە دەلالە لە چی بکە بۆچی وە ئەو دۆخەوای لێدێ مامۆستای گەورە خوا بەو گەورەی خۆی هەرچی مەلائیکەی ئاسمانەیە خاتە ئینزار بۆ ئەم شەوانە بڵێ بۆ ئەم بەشەرەکە ئەگەر بچووکی کەیتەوە ئەگەر بە چاوی وا مامەڵی لەگەڵا بکەین لە چاو ئەم کەونە و لە چاو ئەم گۆی زەوی و لە چاو ئەم بوونەوەرە تیا ئەژی مامۆستا هەر وجودی نیە هەر دیار نییە ئەم ئینسانە بەم بچووکیە خوا بەم گەورەیە ئاوا مامەڵی لەگەڵا ئەکات کە داوای لێ ئەەکەیت و ئەو لێو خۆشە بێت تەکلیفی لێەکەیت و ئەو بوارە پێ ئەدا تۆ پێشتر بەعزێک لاروێری کردووە من بەعزێ لاروێریم کردو ئێستا چاوم لێ ئەپۆشێ ئاخر ئەمانە گەورەن حەقە ئەو کاتە من بگریم کە حەقە ئەو کاتە ئەو برا بگری ئەو پیاوە بگری ئەو خوشکە بگری کە خوا بەو گەورەیە ئەو لوتفەی کردو و چاوەڕێ ئەکات تۆ پێی بڵێ خوای گیان لێم خۆش بە کە ئەوەلی کردە ڕەحمەت و ناوەڕاستی کردە مەغفیرەت و کۆتایەکەی کردە ڕزگاربوونی تۆ لە ئاگر کردیوە هۆکاری ڕزگاربوونەوە بۆیە مامۆستا ئەم ڕەبتە ئەبێ ئەمەنە گەورە بێ ئەمەنە جوان مامەڵەی لەگەڵا بکەی ئەمەنە بە خوشوعەوە تەسلیمی بیبی مامۆستا ئازیزم چونکە پەروەردگاری ئێمە گەورەیە ئەو بێنیازە لە ئێمە نیازمەندین
ئێمە ئەچین داوا ئەەکەین و تەکلیفەکەین بۆیە بەڕاستی حەقە ئێمە بەم ڕەبتە ئیمانیە بگرین لەوەی کە خوایەک لەو باڵاوە هاتووتی ئەوە من بەرەو ڕووی تۆیم ئەی تۆ چیەکەی ماوس عەبدوڕەحمان تۆ لە ناوچەیەکە ئاژیت کە خەڵکی ساڵح و دیندار و متەقی و ئەهلی تەسکیە و پاکی زۆرتیایە الحەمدولillah و ڕەنگە لەوانەش زۆر بینی بێت پێمان خۆشە نمونەی ئەوانە کە ئیسفادیان لە ئیمان ئیسفادیان لە قورئان ئیسفادیان لە ئەهلی زیکر ئیسفادیان لە شەوکانی قەدر ئیسفادیان وەکو جەنابە فەرموون لە عمرێکی توڵانی 50 ساڵ خوای گەورە بەرەکەتیەوەی بەسەرا ڕشتون کە نیعمەتی سەلاحەت و ئیستیقامەتی پیاون ئەگەر چیرۆک و بەسەرهاتێکت هەبێ یا چەند بەسەرهاتێ بۆمان باس بکەی زۆرمان پێ خۆشە لەو کەسە ساڵح و دیندارانی کە بینیوتن بەڵێ مامۆستا یا بیستوتن لە مزگەوتی مەولەوی نوێژمانە کرد ئێمەش گەنج بووین لە پشتی کۆمەڵی پیاوی پیرە دانیشتین بە ڕەحمەت بێخۆی کە مام سەید ئەحمەد لە ریزی پێشوە دانیشت و دوعایە کرد سەید ئەحمەدێکی ترە سەید ترە بەڵێ دوعایە کرد ئەیوت خوایە من لە 16 ساڵی وە تەمەسوکم کردووە و گەڕاومەتەوە بەلای تۆ ئەوە عمرم 72 ساڵە خوایە گیان نزیکەی 6 ساڵە من 63 ساڵە هەنگاوە نێم بۆ لای تۆ من کە بەرەو ڕووی تۆ یەم تخوا دەسمەنێ بەڕۆمەوە دوعاکانی زۆر کاریگەر بوو ئەو شەوانەی کە ئەگەیشتینە ئەخیری ئەم پیاوە ئەگریا کە بانی ئەفەرموو ئەی فەرموو ئەوە دەنکێ خورمام خوارد و بەڕاستی ئەم ڕۆژەشم بڕۆی خوایە ئیستیعدادم پێ بە و بم ژیانە بۆ بەیانی ماشاءالله بەدەیان چیرۆکی ئاوە مامۆستا ئەو پیاوانە چەند متەمەسیک بوون ماشاءالله لە کاتێکا کە قورئان ئەخوێنرا بێدەنگە بوون کاتێکە خوا باسی جەهەنەمی ئەکرد لە قورئانە مبارەکەکەیە ئەو کرژە بوو بێتاقەتی ڕوویتی ئەکرد ئەویت خوایە پەنا ئەگرم بە تۆ خوایە تۆ لوتفت زۆرە و ڕەحمەتت زۆرە خوایە پەنا و پێ ئەگرم خوا پەنامان بات پیاوێکی خۆشەویستی تر لەو مزگەوتە مامۆستایان قورئانی ئەخوێن بە سێ بە ڕەحمەت بیاخوا وفاتی کردووە خاڵسی ڕەحمان بە سێ زەڕەبین قورئانی خوێن عینەکەکەی و دەنکێکی گرت و دەنکی کەشی ئەگرت ئەوە چاوی کەس بوو ئەوە چاوی کەس بوو ئەیوت خوای گیان من ئەمەیە بەم سیانە شەردا نەبڕێم لە قورئانی تۆ الله ماشاءالله کاتی ئەمانە ئەبینی مامۆستا ئیتر جۆرێک نەشەی ئیمانی جۆرێک بروزی ئیمانی جۆرێک خۆشەویستی ئیمانی لە توی شاگەشە ئەکا و لە منی شاگەشە ئەکات ئەڵێم باشە ئەم پیاوە بەم ئەمرە خوێنەواریەکی کەم خوا لوتفی لەگەڵا کردووە فێری قورئان بووە ئەی من چی بکەم ئەی من بەمەی کە ئەتوانم شەو ڕۆژ ئێستا چاوم دەستم توانام قدرەتی ئەوەم هەیە بیگرم بەدەستۆ هەنگاو بنێم ئەی من چی بکەم بۆیە بەڕاستی مامۆستا بۆەوەی کە ئێمە بزانین لەم شەوانەیە چی بکەین نزیک بوونەوەمان زیاتر مسۆگەرەکە تەوەمان زیاتر مسۆگەرەکە قبوڵبوونی پەرستەکانمان زیاتر لێ ئەو وەرەگیرێ لەم شەوانەیە چی بکرێ باشان لەکوێ لە ماڵ لە مزگەوت بە تەنها لەگەڵ دەستەیەک و مناڵ مەسەرن یان لەگەڵ مسلمانانە سوزانم ئەو کردەوانە کە زۆر پێویستە لەم کاتە هەستیارانەیە ئەنجام بدرێن چین چۆنن هەندێکمان بۆ باسکەن سواسانەکەی خۆی شەوی قەدر هەر ڕێزگرتنە لە خێزان لە ماڵ لە حاڵ لە ئینسان لە بەشریەت هەمووی ئێمە چی بکەین لەم شەوانە بۆ ئەوی زیاتر ئەم دەستکەوتە خوایە وەکو بڵێ بە هەند مامەڵی لەگەڵا بکەین و بیگرین و ئەم توێشوە گەورەمان زیاتر گەورە بکەین یەکەم شت کە بە خەرجی دەین مامۆستا ئیخلاصە یەکەم شت کە بە خەرجی بین لەما ئیخلاصە ئیمان و تەوەکولمان و قەناعەتمان کە خوای گەورە تەنها بۆ خاتری ئێمە ئەم شەوانەی دەستنیشان کردووە هەر ویستێتی ئێمە بچین بۆ بەهەشت هەر ویستێتی مەقاممان باتێ بۆیە چەند فەرزەکانمان کرد و چەند فەرزەکان لەگەڵ یاژیاین پێویستەکە بەقەدەر ئەوە و زیاتریش لەگەڵ نەوافلەکانیان لەم قەدرا خۆمان بگونجێنین و خەریک ببین مامۆستایان مامۆستا بین تەوزیعی کەین بەشێکی بینە قورئان بەشێکی بینە زیکر و تەهلیلە و تەسبیح
بەشێکی بکەینە ئامۆژگاری و بانکردن و دەستگرتن چونکە خەڵکانێکی زۆر مامۆستا ئێستا لە ڕەمەزانە شەیتانەکان کۆتکراون و وەکو بڵێ خوای گەورە لوتفی کردووە خستونێتی ڕەمەزان و دەرگای مزگەوتەکان کراوەتەوە بە ڕوویانە و هەمویان هاتوون بەم تەمەسیکی دائانیشن و گوێ ئەگرن و چاوەڕوانی ئەوە ئەکەن خوا لوتفی خۆی برێژە بەسەریانە ئێمە چی بکەین لەوێ ئێمە چۆن بیقۆزینەوە ئێمەیەکی دیندار چۆن ئەم کەسەی کە هێشتا هەر نەمەیوە وەکو پێویست هێشتا هەر لە ڕەمەزانە زۆر گەرمە لەگەڵ مزگەوتا و ڕەنگە لە دوای ڕەمەزان ئیتر جۆرێک نەفس و جۆرێک شەیتان و جۆرێک خاوبوونەوەی سادەی بۆ دروست ببێ ئێمە چی بکەین بۆیە یەکێ لە ئەرکە گەورەکانی ترمان چاکردن بەلایە و بانکردن و دەستێنان بەسەرا و سەرماچکردن و بە تایبەتی ئەو گەنجانەی کە ئەمڕۆ مامۆستا عەزیزەکانم پیلانی زۆر هەیە بۆ تێکشکانیان بۆ لە ناوبردنیان بۆ بچووکردنەوەیان و دواخستنیان مامۆستا ئێمە چی بکەین دوورخستنەوەیان ئێمە چی بکەین بۆ ئەمە مامۆستایانی عەزیزم ئێستعدادی تەواومان لە مزگەوتەکانە لەبەر خاتی ئەوەی ئەگەر پێم لەسەر جگەری خۆم دانابێ بۆ ئەوی بەئیلا هەر بچمە مزگەوت بڕۆمە مزگەوت چونکە پێغەمبەری خوا سڵ سەلەم فەرمووی پیرۆزترین و پاکترین و جوانترین شوێن لای خوا مزگەوتەکانن لە ماڵەوە ئەکرێت لەگەڵ خێزانە ئەکرێت لە دەشتا ئەکرێت ئەتوانین بین لە شوێنێکا بە تەنها ئەکرێت بەڵام تێکەڵبوون و دەستگرتنی خەڵک و مامەڵەی دروست لەگەڵ خەڵکردن و خزمەتکردنی مزگەوت و ئاوەدانکردنەوەی مامۆسایان بەڕاستی یەکێکە لە خاڵە جەوهەریەکان کە ئەبێ ئێمە ئیماندار بەرجەستەیکەین لەم قەدرا خەڵکانێکی زۆر چاوەڕێ ئەەکەن مامۆستا عەباس و مامۆستا گیان دەستی مناڵەکەی بگرن و ڕاستیکەن و لە لاریەکان دووری خەنەوە ڕەنگە باوکانێکی زۆر چاوەڕێ ئەوە لە من دەتۆدا هەموو ئەو مامۆستانە بکەن کە خۆمان ناوناوە بانخواز و خۆمان ناوناوە کەسێکە داعین و بانگی خەڵکەکەین بۆیە ئەو لەوێت بە عیبادەتە شەخسیەکان و بە عیبادەتە جەماعیەکان و بە پەرشتە بانخوازیەکان کە بانکەین کە دەست بگرین و فێر بکەین لەم شەوانە لە هەرکوێ بۆمان ئەگونجێ مامۆستایان حیفە من دابنیشم و خەڵکێک چاوەڕێ بکە کەلیمەیەکی خێر بچێ بە گوێیە حیفە من دابنیشم و خەڵکێک چاوەڕێ بکە دوعایەک بکەم و بڵێم خوایە لە منیش و لەویش خۆش بی حیفە خەڵک چاوەڕێ بکات و من نەچم بەدەمیوە حیفە باوکێک ئازار بچێژە لەوەی کوڕەکەی لار بوو تا ئێستا نەیتوانی وەکو پێویست ئیتر بۆی نەگونجا ئیتر مەژەڵەتە ئیتر نەیزانیوە ئیتر نەیتوانی ئیتر ئەو معلومە جەناب و پێێتی ئەو پێی نییە حیفە ئێمە ئەم تەشویقە بە خەرج نەین ئەم جوهدە بە خەرج نەدەین ئەم مناڵە ڕاستکەینەوە ئەم گەنجە ڕاستکەینەوە تا ئەم دایک و باوکە دڵخۆش بێ مامۆستانی عەزیزم ئێمە وا ئەزانین هەر دڵخۆشکردنی خەڵکی پێدانی خۆراکێکە پێدانی مەبلەغی پارەیە پێدانی شتێکە مەسەلەن بەڵام دڵخۆشکردنی باوکو دایکێک ڕاستکردنەوەی مناڵەکانی قوڕەتە ئاوینی ئەو مامۆستا کاتێ مناڵی ڕاستەکەیتەوە بە دایک و باوکێک من ئەدخەلە سرور ئەوەیە مامۆستا کاتێ خۆشیەخیتە ناو ماڵی مسلمانێک ناو دڵی مسلمانێک باوکو دایکێک نمونەیەک لەما باسکەم مامۆستایان ئێمە زۆر زەرورە من هەموو جارێ بە ئەو پیاوەیە گریم وفاتی کردەوە بە ڕەحمەت بێخە کوڕێکی گەنجی جوانە هات بۆ لام وتی برایەکەم حەز ئەەکەم مەرحەبایی بکەیت و تێکەڵی بکەیت بەڵام جوهد لە من ئیمکانیات لە من بانکردن و دەسێنان بەسەر یا سەرماچکردنی لە سەر تۆ مامۆستا مانگانە هات 50,000 ناری بە من ئەدایوت ئەم 50,000 بڵێ لە گیرفانی خۆم ئەدەمێ بە براکەم بڵێ بۆ ئەوەی ڕەبتی هەبێ ڕەبت لەگەڵ تۆ بۆ ئەوەی دوو کەلیمەی خێری تۆ کاریگەری لەسەر دروستکە بڵێ ئەوە دیاری منە بۆ تۆ ڕاستەنی منە بەزنی تۆیە بیکەرەنی خۆت و بیێرێ مامۆستا ئەم هەستە زۆر گەورەیە ئەم خەمخۆریە زۆر گەورەیە بڵێ بە ڕەحمەت بێ خۆی ئێستا وفاتی کردووە برا خۆی گەورە بۆ خاتی ناوپێزەکانی لەم شەو مبارەکانە خوایە بخێتە ژێر ڕەحمەت و فەیز و بەرەکاتی خۆیت هەر ئەوەی کە جنابە بیرەکەوتوە قسەکە بیر نەچێ مامۆستا مانای وایە وەرگیراوە بڵێ لێرا بیرەکەوت بڵێ مامۆستا گیان جا باسەکەم وەی مامۆستا ئەی ئێمە چی بکەین مامۆستا وتمان ئەو لەوێت قورئان ذیکر و تەسبیحات و تەهلیل بانکردن و بەدەمەوە بوون مامۆستا دانیشتن و دڵخۆشکردن بەڕاستی خەڵکێکی زۆر منکوب بوو ناڕەحەتەیە لەم سەر زەویە ئێمە چی بکەین بۆ ئەوی ئەم خەڵکانە دڵیان خۆش بێ
مامۆستا بچینە ناو ناخیان بچینە ناو ماڵەکانیان ئێمە ئەتوانین بچینە ناو ماڵەکانیان بەس بەمەرجێ ڕشت نەبین لەگەڵ خۆمانە بەخیل نەبین لە کاتی خۆمان و لە وەزی خۆمان ئەم دە ڕۆژە کە ئێستا تێمان پەڕاند ئەم دوو ڕۆژەیمان تێپەڕاند و ئێستا ئێمە پێخینە شەوەکانی تری مامۆستا ئەبێ جوهدەکان دەقات و چەند قات بکەینەوە مێ دەکەم ئینشاءالله کار ماوس عەبدوڕەحمان طبعا یەکێک لە جوانەکانی ئەم شەوانەوە مزگەوت ئەوەیە کە بە حەقەت خەڵک بەگشتی کەم سیقە بووە بە خەڵک چەند گرنگە یعنی ئەهلی دین ئەهلی ئیمان خاوەنی مەحەبەتێک بن خەڵک بۆ خۆشەویستی بۆ گەڕانەوەی مەحەبەت بۆ دڵسۆزی بۆ ئیخلاس و ڕاستگۆیی لەگەڵ یەکە بچێتە مزگە و فێری ئەم شتانە بێت بچێ بڵێ ماوە سادانەرم خۆشەوێ لەبەرەوەی بەخوا ڕەفاقەتی ئەم پیاوە مەزەرری لێ ناکەم فێری ئیخلاسە بم فێری دڵسۆزیە بم لە هەمان کاتا پیاوێکی ئەمینە هیچ خیانەتێکی لە دەست ئەم پیاوە ناوەشێتەوە ماوەسا چەند ضرورە مسلمانان منبعی مەحەبەت و سیقە و ئیستیقامەت و دامزراوی بن مامۆستای بەڕێز پێشم شتێ بێ داوا بکەین لەخوا خوا ئەم فەزڵە بڕێژە بەسەرمانە فەزلی تەواضع یەکێکە لە خاڵە جەوهەریەکان ئەبێ من کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێکە لە عەبدوڵڵای کوڕی عەمرووە ڕزا و ڕەحمەتی خوا لێ پرسیار لێکا فەرمێ ئەی الناسی ئەفضەل ئەی پێغەمبەری خوا چ کەسێک باشە چ ئینسانێک چ خەڵکێک باشە ئەویش فەرمووی مەخموم القەلب صدوق اللسان ئەوان تێنەگەشتن لە مەخموم القەلب پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێویست بوو تەفاسیلیان پێ بڵێت فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەزانین صدوق اللسان نعریفه ئەزانین ئینسان ڕاستگۆ بێ و دەم پاک بێ و قسەکانی هەموو حساباتێکی وردەکاری بە قسەکانی بکە و ئەگەر لەسەر زەرری خۆیشی بێت بەڵام ئەی مەخموم القەلب کێیە پێغەمبەری خوا فەرمی تەقی و نەقی ئەبێ زۆر پارێزکار و زۆر پاک بێ زۆر پاک بێ لا ئیثمە فیه الله نابێ گوناه وەربگرێ ئەبێ هەر کاتێ هەستی کرد گوناهێک یەت و دڵی داگرێ ئەبێ چاکەیە بکات بۆەوەی خاڵە ڕەشەکە بسڕێتەوە ئەگەر پەرداخێک ئاو بێ بیا بە کەسی ئەگەر خورمایەک بێ بیخاتە دەستی کەسێک ئەگەر قسەیەکی خۆش بێ بیکا بۆ کەسی اینجا فەرمووی نابێ بەغی بێت ئەم دڵە نابێ بەغی بێ نابێ غیلی تیا بێ نابێ حەسەدی تیا بێ مامۆستا ئەبێ من بسووتێم بۆ ئەوەی خەڵک ڕووناکی ببینێ ئەبێ پیاوی داعی بسووتێ بۆ ئەوەی خەڵک ڕووناکی ببینێ ماوەس عەبدوڕەحمان زۆر جار قسەکە ئەگەر مەجال هەبێت زۆر جار خوا جوندی سەیری هەیە ماوەسا سەربازی سەیری هەیە جاری وا هەیە سەربازەکەی بریتیە لەوەی کە ئەکەوێتە وێزەی منی مسلمان منی داعی منی مەلا منی فڵانە کەس چاوی لەسەر مەغەڵەتێ نەکەم خوا تمەزە کردوێتی بە سەربازی خۆی چاوی لە سەر فڵانە کەسە کە مامۆسایەکە بانخوازێکە ئیسلامیەکە ئەوەیە غەڵەتێ نەکا پێ بڵێ و غەڵەتی کرد چونکە ئەم کەسە نابێ پاک بێت نابێ ئەم ئەمانەت هەڵگرێ و پاک نەبێت بەتەئکید مامۆستاکە بابەتەکەمان نەدەین دەرفەتێکمان بدەنێت کە بۆ ڕێکلامێکی بازرگانی بۆ سپۆنسەر بە ڕێزەکان هێناوبڕێک وەردەگرین دوایی درێژە بە باس و خواسەکەمان دەدەینەوە لەگەڵمان ئەڵڵەوتان بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جوملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقی بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکات و هەر شوێنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەزەوابان نییە. پارشێو ناکەم. بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسێنس بیورجێتت هەیە.
ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆ شووا و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێ بکەوێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە خۆشحاڵیەوە تینەوە خزمەتتان بۆی کە درێژە بە بەرنامەی سی گەوهەر بدەین لە باس و خواسی جوانی و بەهاکانی شەوانی قەدری پیرۆزی ڕەمەزاندا بووین لەگەڵ مامۆستایانی بەڕێز. ڕخسەتیان لێ وەرەگرین و کاکدانەر بە ئاوازە خۆشەکانی سوورەتی قەدرمان بۆ خوێنێتەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. ئەوسەیان ئێمە بەردەوامی لەسەر وتەکانی جنابەت لە خزمەتین بۆ ئەم بابەتانەوە هەروەها ئاماژە بەشتێکی زۆر گرنگ کرد لە ئەم شەوانەیە کە ئەویش سڕی ئیخلاسە. ماوسە ئینسان چۆن بتوانێت ئیخلاس بەدەستبێنێت تەوفیقی خواییە یا کۆمەڵە عمل و کردەوەیەکە ئینسان ئەنجامی باوتاوەکو خۆی گەورە مەرحەمەتی لەگەڵا بنوێنێ بیخاتە سەر سکەی ئیخلاس. معلومی جنابتانە مامۆستای عزیز پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دوعای کردووە بۆ ئیخلاس. کلمەتی خوای گیان ئیخلاسم پێ ببەخشە. خوای گیان قەلبێکی خاشعم پێ ببەخشە. خوای گیان دڵێکی بێڕویان پێ ببەخشە. ئەمانە هەمووی لە بابی ئیخلاسا کۆ بنەوە. و چەند قەناعەت بە خۆم یعنی بە چەند قەناعەت بە خۆمەکەم کە ئەم شتانە ئەیکەم هەمووی وەرەگرمەوە. هەموویم پێ ئەدرێتەوە بە زیاوە ئەگەر خوالوتە بفەرمێ و بەرەکاتی خۆی بڕێژێ چەند بە زیاوە وەری ئەگرمەوە. بۆیە هەمیشە دوعا بکەین و داوا بکەین بڵێن خوای گیان تۆ بەرەکەتی ئیخلاس بخەنە کارەکانمان. خوای گیان ئەوەی کە ئێمە هەنگاومان بۆ ناوە تۆ سابتمان کە و جێگیرمان کە و بەردەواممان کە بەمە ئیخلاس بەشێک لە ئیخلاس بەدەسێنی. بەشەکەی تریشی مامۆستای عەزیزەم خۆدارنین لە هەموو ئەو شتانەی کە ئەبنە هۆکاری تەڵەخبوونی ئیخلاسمان خۆدارنین. حەزم لە فلان دەم و چاو نییە و دڵم فلان کەس وەرناگرێ و ڕەنگە فلان کەس شایستی ئەوە نەبێ هیدایەت وەربگرێ و ڕەنگە جۆرێک من مامەڵە بکەم یعنی لەسەری شتەکانە خۆم ببینم. هەمیشە لە خوار و خۆم دانێم و هەمیشە بڵێم دەرگای مەرحەمەتی خواکراوەیە بۆ خەڵکو و بۆ ئێمە و هەمیشە دوعا بکەین بڵێن خوای هیدایەتی دەوروبەرمان بێ و بە زۆری دوعا بۆ خەڵکی بکەین. چونکە لەگەڵ دوعاکردن بۆ خەڵکیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە مەلائیکەیەک ڕائەگرێت لە ئاستی سەرتا و ئەفەرمێ خوای گیان بۆ خۆی خوای گیان بۆ خۆی
کاتێ من دوعا بۆ مناڵی خەڵک بکەم کاتێ من دوعا بۆ دایکی خەڵک بکەم بۆ خوشکی خەڵک بکەم بۆ کچی خەڵک بکەم بۆ کوڕی خەڵک بکەم بۆ مسلمانان بکەم و مەلائیکەیەک بەو هەموو ئیلتیزاماتەی کە هیچ ئاسیەکی تیان نییە بەرامبەر بە پەروەردگاری خۆی بڵێ خوای گیان بۆ خۆی ئەمە زۆر گرنگە مامۆستایان ئیخلاس بۆ معنایی کە من هەموو شتەکان ڕەبت کەمەوە بەخواوە جەلە جەلالوهو کاتێک کە من ئەتوانم قسە بۆ خەڵکی بکەم ئەوە بڕیاری خوایە و ئەوە فەزلی خوایە من ئەتوانم قسە بۆ خەڵکی بکەم بۆیە ئەبێت داوا بکەم بڵێم خوای گیان لە دەمی منەوە بۆ گوێی خەڵک و لە دڵی منەوە بۆ دڵی خەڵک لە دڵی منەوە بۆ دڵی بەرامبەرەکەم خوای بمکەیتە جێگەی ئەوەی ئەو متمانم پێ بکات و لێم وەربگرێت بەمە ئەتوانی بەشێک لە ئیخلاس بەرجەستە بکەیت خاڵی دووهەم لە مۆزوعی ئیخلاسە مامۆستایان حەز بکەم خەڵک لە پێشی منەوە بێ حەز بکەم خەڵک لە پێشی منەوە بێ حەز بکەم من هەنگاو بە شوێنەکانی ئەوا بنێم بە جێپێکانی ئەوا بنێم و هەمیشە حەز بکەم خەیری زۆر خوا ببەخشێتە خەڵکی ناومون بێت ناومون بێ چونکە خۆی دوایی ناوم گەورە ئەکا خۆی دوایی لە شوێنێکە ئەمۆسیێنەوە لە شوێنێکا پێماتۆ کە ڕەنگە خەڵک تەعەجوب بکەن بڵێن ئەرێ ئەم ناوونە چۆن ئێستا ئەمەنە گەورەیە بۆیە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی ئەو کەسانەی خەمی مناڵەکانیان نەخۆن و ئەیانێرن پەروەردە ببن و فێری قورئان ببن لە ڕۆژی قیامەتە تاجێکی نووری نەکەنە سەریان لەناو خەڵکا دیارن تەعەجوب بکەن خۆیان جارێ پێشەم شتێ خۆیان ئەم تاجە چییە لە سەریانە چی ئەکرێتە سەریان خەڵکی تەعەجوب بکەن ئەمانە نە پاشا بوون نە مەلیک بوون نە حیمایان هەبوون نە دەسەڵاتدار بوون ئەم تاجە چییە لە سەریانە کاتێ تو ئاوا مامەڵە ئەەکەی ئیتر ئەڵەی خوایە ونم کە بەستە قیامەتا گەورەم کە خوایە لە دنیا با پێگەم بچووک بێت خوایە بەس پێگەی قیامەتم گەورەکەی چونکە دوجار پێگە گەورەکانیش هەر بەجێ ئێڵن دوجار ئەوانیش هەر یەن لەگەڵ منە لە قەبرستانێکە گرینەوە بۆ منیش لەگەڵ ئەوانەیەکە گرمەوە بۆیە بەڕاستی مۆزوعی ئیخلاس مامۆستایانی بەڕێز شتێ زۆر دڵخۆشمەکان لەم شەوانی قەدرا حەز دەکەم لێرەوە بێڵێم بە دەستخۆشی بکەم کۆمەڵێ گەنج شەوانیان دەستیان کرۆ بە یەکە ئەڵێن بڕیارمان ناوە ئەمڕۆ لە شاگردێکەمانە 5,000 ببەخشین کۆمەڵێ گەنجن کۆی ئەەکەنەوە لە سەرەتای ئەمە 2-3 ساڵە ئەیکەن لە سەرەتای قەدرەکانە دەست پێ ئەەکەن تایبەت بە دەشەوی قەدر ئەڵێن ئەو ئیمکانیەتە کۆی ئەەکەینەوە تەوزیع ئەەکەین بزانین چەند ئەکات مەسەرەن بۆ ئەم دەشەوە 500,000 کۆ کرۆت 50 سەفتەیەکەن و خەنە زەرفێکی جوان و ئەهێنن ئەڵێن مامۆستا ئەم شەو ئەبێ لە قەدر ئەبگاتە ماڵێکی هەژار کە من لیان وەرەگرم تەعەجوب لە ئیخلاسی ئەمانە ئەەکەم شاگردی هەتا ئێوارە قاپشۆیت و هەتا ئێوارە بوون و بەرامەی ئەو خواردنە بێ بەڕووتا و هەتا ئێوارە لەسەر قاچەکان و بوەسیت لەفە بپێچیتەوە مامۆستا ئێوارە دەستکەی بە گیرفان تا و 5,000 لە 10,000 شاگردێکت لە 12,000 شاگردێکت 5,000 جیاکەیتەوە مامۆستا ئەبێ ئەمە من فێری ئیخلاس بکە هەموو جارێ پێیان ئەڵێم ئەوە ئێمەتان گەورە کرد فێری ئیخلاستان کردین ئێمەتان فێری بەخشین کرد کە بچین ماڵەکان بگەڕێن و نیعمەتەکەی ئێوە بەخشەکەی ئێوە بگەێنین تەسەورەکە یەکی کارمەتی مامۆستا کاتی ئەمە ئەبەخشم ئیتر هەستەکەم سووکم تەسەورەکەم بفڕم ئەمەنە لەزەتی لێ ئەبینم من تێئەگەم ئێستا لەو لەزەتێکە لە دەرونی ئەوایە من تێئەگەم لەو خۆشەیکە لە دەرونی ئەوایە ئەڵێ یەکێک لە پیرۆزەکانی قەدرم بەرکەوێ لە بەرقاتیەوەی کە دڵی ماڵی خۆشەکەم ئیتر بەسمە بۆ قیامەتم خوا ڕێنمووییم بکات و دەسم بگرێ و پشتم تێنەکا و بەردەوامم بکە بەڕاستی ئەم نمونە جوانانە مامۆستا نیشانەی ئیخلاسن زەرور لە ئێمەش ئەو هەنگاوە بنین موسڵمانێک ئەو قسەیت بیرخستمەوە مامۆستا لە نەوەدەکانە بوو ئەو کاتە پارە دینار بوو دیناری ئاسن هەبوو لە بازارە عەرەبانەیەکی پێ بوو ئیشێکی خێری هەبوو تورەکەیەک دیناری ئاسنیە نابوو 100 دیناری ئەو کاتە وتی 1 دیناری کاغەزم نییە بەس ئەمەم هەیە ئەوە هێناوە بۆ خێرە ماشاءالله
چەند جوانە ئەو هیمەتانە ماوەس ئەو هیمەتانە بەمو کەس ناکرێت مامۆستای بەڕێز شتێک مابێتەوە لە کۆتایی دەرفەتەکەیە کە جەنابتان هەتانە لەگەڵ ئێمە و بینەران شەوانی لەیلەتول قەدر وتمان نزیک بوونەوەی زیاترە دەرفەتێکی زۆر هەستیارتر و ئەولاترە لەگەڵ خوا کاتێکی ئینسانیش لەگەڵ خۆشەویستەکەیان نزیکە بێتەوە لەگەڵ گەورەکەیە دەرفەتی بۆ ڕاستی نزیکە بێتەوە داوا و دوعای هەیە بەڵێ دوعای ئێمە دوعای ئینسانی مسلمان لە شەوانی قەدرە بۆچی بێ باشە چۆن بێ باشە هەندێک لەومان بۆ باسکە هەمووان نەزانین کە ئەم شەوی قەدرە خوا قەدری لە ئێمە گرتووە بۆ قەدری ئێمە قەدری دابەزانوە وە قەدری بەرجەستە کردووە لە مانگی ڕەمەزانە ئەی من چۆن بە قەدر مامەڵە بکەم ئەی من چ تەکلیفێ بکەم ئەی من چ داوایە بکەم ئەبێ پێش هەموو شتێ داوا بکەم خوایە تۆ لێم خۆشبی و بەردەوام بکەی دوعای ئیستیقامەت زۆر مهمە مامۆستایان بەتایبەتی لەم شەوانی قەدرا بیکەین چونکە خلیسکان زۆرە خوایە سەباتم پێ ببەخشی ئەم دوعا زۆر بکەین خوایە بەردەوام بکەیت خوایە هاوکارم بیت و پشتیوانم بیت خوایە من بکەیتە ئەداتی خێر خوایە من بکەیتە مۆمی سوتاو خوایە من بکەیتە ڕووناکی بەرپێی خەڵک خوایە من بکەیتە عامیلی خێر خوایە من بکەیتە کەسێک کە تۆ لێی ڕازیت و تۆ ئیشت پێی هەیە و تۆ ئەتەوێ خەڵکی پێڕنوویکەی بەڕاستی ئەم دوعانە گرنگن لە شەوی قەدرا دوعایەکی کە زۆر گرنگە کە ئێمە بیکەین خوایە ئەم فەیز و بەرەکات و ڕەحمەتەی کە نواندوتە بۆ سەر زەوی کە بە بەردەوامی ئەتەوێ زەوی ئەوە بێت کە ئینسانی مسلمان تایە ئاسوودە و ئارام بێ خوایە ئارامی ببەخشی پێمان هەر کاتێک ئارامی لە دەروونە ناڵگیرا مامۆستا ئیتر بەڕاستی ژیانمان دەتوانم بڵێم بۆیە زۆر داوای ئارامی و ئاسوودەیی بکە زۆر داوای ئاسوودەیی بۆ خێزانەکان کە مامۆستا خێزانگەرێکی زۆر ئێستا گرفتی هەیە ئەبێت لەم شەوانە زۆر بپارڕێنەوە بۆ ئاسوودەیی خەڵکی ماوەسەگیان خۆرزای جناب ببات و ماوەسا دانەر و جنابی ماوەسا عەبدوڕەحمان عەبدوڵڵا کە تەشریفتان هێنا بوو عەزیزمان زۆران قوربان خۆی گەورە پاداشتان بات و ئێمە زۆر خۆشحاڵ بووین سوودی باشمان لە وتە جوانەکانی جنابت و هەروەها قورئان خوێندنەکەی ماوەسا دانەر جەلال بینی خوا پاداشتی و خێرتان باتەوە بەربانکێکمان هەیە جنابی مامۆستا دیارە گوندە جوانەکانی کوردستان هەموو ناوچە و شوێنە جیاوازەکان پەیوەندیی بەتینیان لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەیە هاوکارانمان ڤیتیەکی جوانیان بۆ ئامادە کردوین لە گوندی بەردەکەڕەوە کە مسلمانانی ئەوێ بەربانگەکەنەوە تێکەڵ بۆ ڕاحەتە جوانە ئەبن ئێمە سەرنجتان بۆ ڤیتیە ڕاکێشید بە دوای لەگەڵتان بەردەوامە بین. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵە جوانەکەتان دەکەین بۆ گوندی بەردەکەڕ لە خزمەتتان داین. ئەمڕۆ من وەکو چێشێنەر خۆم بە خۆشحاڵە دەزانم کە خەریکی ئامادەکردنی خواردنم بۆ ئەو خوشک و برایەنەی گوندی بەردەکەڕ بۆ ئێوارەخوانێک واتە بۆ بەربانگ بە زمانی کوردی. ئەوە خواردنەکان ئامادەیە و گۆشتی حیوانەکەمان خۆزگە ئێوەش لێرە بوونایە ئەوەش برنجەکەیش ئامادەیە. ئیتر چاوەڕێی ئەوەندەی نەماوە بۆ کاتی بەربانگ لە خزمەتانین. خوای گەورە تاعاتی هەموو لایە قبوڵکە ئینشاءڵڵا. دووبارە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە خزمەتی ئەم خوشک و برا بەڕێزانی گوندی بەردەکەڕ. خوای گەورە تاعاتیان قبوڵکە. یاخوا بەخێر من سەرچەم. عليكم السلام ورحمة الله.
الرحمن الرحيم والله دیارە ئێمەوەکو ئەنجومەنی خەزای شارۆزری کۆمەڵی دادگەری ساڵانە لە مانگی ڕەمەزانە ئیفتار ئەنجام دەدەین بۆ هاوڵاتیان بۆ دانیشتوانی خەزای شارۆزر و دەوروبەری ئەم ساڵجیا لە ساڵانی ڕابردوو پێمان خۆش بێنە گوندی بەردەکەڕ لێرە ئیفتارێک بۆ سەرجەم دانیشتوانی گوندەکە بە پیا و ئافرەتەوە ئەنجام دەین خۆشبەختانە ئێستاوەتە پرۆزەکەمان دەست پێ کردو و خەریکی برایان خەریکی ناندروستکردن و هەروەها بە هاوکاری خەڵکی گوندەکە دیارە خوای گەورە جزا پاداشیان باتەوە ئەنج هاوکاریان کردین لەوەی کەوا خەڵکیان ئاگادار کرد بۆ ئێمە بڕیارماندا بوو کە بۆ سەرجەم گوندەکە بێ ئەوانجی بە خۆشحاڵیەوە داواکەی ئێمان قبوڵ کرد و ئێستا ئەوەیە نزیک بینێتەوە لە کاتی بەربان و بەناوی ئەنجومەنی شۆ بەخێراتنی ئەو خەڵکەکەین کەوا سەردانی ئێران کردو هاتوون و میوانە بەڕێزەکان خۆشحاڵی بەناوی خوای گەورە ئێمە وەکو تیمێک هاتوینەتە خزمەتی گوندی بەردەکەڕی خۆشەویست ئەمانەیە ئیفتارێکی ڕەمەزانیان بۆ سازکەین و ئینشاڵڵا لە خزمەتیان نابین و ئێمە ئەوە هەژدەی ڕەمەزانە هاتوینەتە ئێرە لەگەڵ ئەو برا بەڕێزانەمانە ئێمە زۆر دڵخۆشین ئێمە بەتەماین ئینشاءڵڵا ئەگەر دەرفەت و مەجال هەبێ لە شوێنی کەش ئەمە دووبارەکەین و بە ئیزنی خوا. بەڕاستی جێ شانازیە بۆ ئێمە کام ستا بە جواناتی و بۆ گوندەکەمان و ئەم نێوارە نەخوانیان ڕێختەوە زۆر سپاسی ئەو کەسانەکەین کە هاتوو بۆ ئەو گوندە و کەمای بەسەر کرێتەوە زۆر دەستخۆشی لەوانە دەکەین کە ئەم نێوارە خوانیان بۆ ڕێخستوین. بەخێراتن دارەکەین دەستان خۆشە دەستی هەموو لای خۆش و عزیێتان کێشا بەخێراتنی مامۆستایەتین و کاک ئەحمەد و هەموو ئەندامان گشتیانەکەن لە خێمەتە چاوان بەڕاستی دەستان خۆشیە کار و چالاکی چاکتان کردووە لەم کادا ضرورەتە یعنی بۆ بۆ هۆی ئەوەی کە خەڵکی گوندەکە یانی هەموو کەس و کار گشتی کۆبێتەوە و چالاکی چاکتان کردو و دەستخۆشتان لێەکەین. عەزیزەکانم خوای گەورە سەیری ڕووکەش ناکە، خوای گەورە سەیری نوێژەکەمان ناکە، سەیری ڕۆژەکەمان ناکە، سەیری بەخشینەکەمان ناکە، سەیری حەجەکەمان ناکە، سەیرەکە ئەم شتانە کە ئێمەکەین مەبەستمان پێ چییە؟ ئەم کارانە کە بە ئێمە ئەنجامی ئەگەێنین مەبەستمان پێ کوێ ئایا مەبەستمان پێ دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگار نییە؟ ئەگەر دەستخستنی ڕەزامەندی خوای پەروەردگاری تاو خوایانی چی؟ خۆ کەسێک کە لە پێناوی هەژارات تێکۆشیانی بۆ خوای گەورە تێکۆشاوە، خۆ کەسێک کە لە پێناوی جوانیە، لە پێناوی پاکیە، لە پێناوی بەخشندەی و سینەفراوانیە، ئەمانە کە تۆ ئەم کارانە و کرد یعنی لە پێناوی خوای پەروەردگارە تۆ ئەم کارانە کردو چونکە خوای گەورە هەڵگری هەموو ئەو سیفەتانەیە. کەواتە ئێمە ئەوەی کە ئەرکە لە سەرمان نیەتمان پاک بێ نیاز پاک بین بۆ خوای پەروەردگار. دووبارە سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان کاک شێخ ئەمەی کایبینی بەرجەستەیەکی دڵە کە پێکهاتەیەکی بچووکی ناو جەستەی ئادەمیزاد و مرۆڤەکان و گیاندارەکان بە زۆر گرنگ بە زۆر گرنگ ئێمە هەمیشە خەریکی باسکردنی ئەمەین هەم لە ڕووی ئاینەوە هەم لە ڕووی تەندروستیەوە لە بابەت ئاینەکەی باسمان کرد ئەمە ئەگەر بۆ خوا بسڵحێ چەند گرنگە ئەم هەموو جەستەیە ئەم هەموو خێزانە ئەم هەموو کۆمەڵگەیە ئەم هەموو ئەو ممەتە ئەم دنیای هەمووی ئاسوودە و ئارامی پێبەخشێت لە ڕووی تەندروستیشەوە ئەوە لە ڕووی تەندروستی تەمانەوە دکتۆری بەڕێز دکتۆر کاردۆ ئیبراهیم فارس بۆمان باسەکات کە پسپۆری نەخۆشیەکانی دڵ و ئیکۆ و قەستەرێ و کاریگەری ڕۆژوو لەسەر
ئەم ئەندامانەی جسم و لاشە و لە ڕووی معنەویشەوە طبعا زۆرجار معنەویات ئەبەستنەوە بە دڵەوە طبعا ئەم دڵی گۆشتینە نییە بەڵام ئەمە بەسەوەی کە ڕۆحێتی ئینسان دڵی ئینسان ناوەی ئینسان ماهێتی ئینسان بریتێ لەو دڵی جا پێمان خۆشە دکتۆر کاردۆ بە خێراتنی بکەین و پێشوازی بکەین و لە خزمەتیان کاتویان فەرموو هەندێک باسی دڵ و کاتوریان بەخێر بێ باشە قوربان بەڕێز بەخێر بێ دڵەکە بەدەستێ بێ ناوەڕاست بخێر بێن بەخێر و کاتوریان بێوەی بیاخوا قوربانم شکر باشی بێوەی بیاخوا مامۆستاگیان ئەگەر بکرێت لە ڕووی با بڵێن پێکهاتەی ئەم ئەندامەی گرنگی جستەوە با بڵێ وەکو ئەندام لە ئەندامێکی گەورەی سوڕانی خوێن ئەم دڵە چ ڕۆڵێکی هەیە لە جستەی ئەم ئادەمی زاد و مرۆڤەیە سەرتا زۆر سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵیان بۆ دەرفەتە وەڵایی پێش دەستپێکنی بە نامەکەیەوە شتێکتان باس کرد حەز دەکەم یەک بە کورتی یەکشتی لەسەرەوە بڵێم بەڕاستی دڵ لە ڕووی مادی و لە ڕووی معنەویشەوە گرنگیشی زۆریە لە ڕووی مادیەکەیەوە ئەتوانین بڵێن گرنگترین ئەندامی لەشە چکە زۆر کەسێ ینی زۆربەی زۆری ئەندامەکانی لەشی لە کار دەکەوێت بەڵام بە مردوودا نانرێت تا ئەو کاتی دڵی لە وەستان دڵی بوەستێت ئەم هەیە بوون لە بەشی ئینایی مڕەکەزێ مێشی وەستاوە سیەکانی وەستاوە سەر جیازە هیچ هەستێکی نییە هیچ هەستێکی نییە جوڵی نییە گورچی لێ مۆستا بەس لەبەری دڵی ئیش دەکات لە شاشەکە دەیبینی بە مردوودا نانێت کاتۆر دڵ پێش مێشکەوانی ئەگەانی مێشکەوە سێ بەس دڵ اینجا بە مردوو حسابەکرێت خەراری مردن بەڕاستی بەدڵ دەبێت ئەوەیە کە بە جیازی تەختیت بێت یا ئەو جیازی کە کارەبا ئێنەکە بۆنە کەسێکە لەوەش خۆی چوانە لەوێ ئەبێ بێ بە خەتێکی ڕێک تەنانەت لە ڕووی علمیەوە دەبێت لەو کاتە ئەوەش دۆکومنت بکرێت واتە تەختیتەکە ڕابکێشێک کە خەتێکی ڕێکە بۆ بە خەتێکی ڕێ دڵەکە لایەنی قانونی بڵێ ئەو کاتە بە مردوودادان لەبەرەوە گرنگترین لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویشەوە ئێوە خۆتان ئەوتان هەندێکشان بەڕاستی ئەمە زۆر باسی لە کەسێک دڵی گەورەیە دڵی فراوانە دڵی زیندووە یا ئەوێ باسی خۆشەویستی وانێمە علامەتێکی دڵە ڕقوشینە لە دڵە لە ڕووی معنەویەکەیەوە لەبەرەوە بەڕاستی ئەندامیشی گرنگە کاک دکتۆر لە کەوانەیەکی بچووکە مادەم باسی لاەنە معنەویەکەت کرد ئەمیان بە پێچەوانەوە تا هەموو جستە ئامادەیی هەبێ هیچ بکات و زانم هەستەکانت کۆندامەکانی دیکەت بەڵام دڵت زیندوو نەبێ ئەمانە معنەویەکەی پێوەست نەبێ بەخواوە نەزانێت چیەکە چۆنەکە تۆ کەسێکی زیندوو نیت بەمانە کاراییەکەی مرۆڤ مانە مرۆڤ دۆستیەکەی هەردوو تۆ کاردو هەر بالضبط یعنی سەوی جەناب باسی کرد ڕێک موافقی لایەنە ڕۆحی و ئیمانیەکەیشە کە ئەڵێ ینی تۆ هەموو شتێ پەیوەستە بە دڵەوە ئەگەر نیەت لە دڵایە هەموو کارەکانیش لە دڵایەوە کوژنا باسی کرد ئەگەر دڵوەستایتە تەواو ئەمیر ئەگەر دڵ ئیشەکە نەکات عملەکە کەڵکی نییە هەتاونە بوونەوەگەریکی دڵخۆش بێت ئەوە بازەیەکی دڵخۆشە هەستەکەم کەسە دڵی تەندروستە نەخۆشی دڵی کەم دیکە کە خەفەتیە بێت و قەلق بێت و خەمبار بێت ئەو کێم بازەکەی هینە جا عەفو پرسیارێک لەسەوی کە وەکو ئیشی دڵ بەڕاستی زۆر بە کورتی ئیشی دڵ وەکو مزەخەی ئیشەکات خوێن وەرەگرێت و خوێنە نێرێت دڵ لە دوو بەش پێگات و بەشی لای ڕاست و لای چاپ هەموو خوێنی لەش ئەو خوێنی کە ئۆکسیژینی کەمە بە دەمارێکی تایبەت ئەو دەمارە شینانی کە لێرە دەیبینین ئەمە خوێن دێنەوە بۆ دڵ هێن لای بەشی ڕاستی دڵ لای ڕاستی دڵەوە دەنێرێ بۆ سیەکان لە سیەکان لە ڕێی هەناسە ئۆکسیجینی وەرەگرێت CO2 ئەکاتەوە دەرێ جارێکتر خوێنەکەیێتەوە بۆ لای چەپی دڵ و لە بەشی خواری چەپی دڵ جارێکتر خوێنەکە دەنێتەوە بۆ هەموو لەش کاتەوە وەکو مزەخەی ئیشەکات لەبەرەوە ئەوەکو ئیشکردنی لەکوێ وەرەگرێت خۆی ئەمە بەهینی خی گەورە بە ئەمی خی گەورە ینی کارەبایەکی پێویستە چووکە زەلامێ 90 ساڵە 100 ساڵ ئەم دڵە لە ئیش ناکە و بە ینی دڵ هەموو دقەیەک بە تێکرا هەفتا جا لێدا هەیە کەمتر هەیە زۆرتر یاسایی هی کەسی ئاسایی لەبەر لە ڕۆژێکا تقریبان 100,000 جار بۆ 120,000 جار جا حسابیکە لە مانێکە و لە ساڵێ لەبەرەوەمە کارەبایەکە لە ناو خۆیان دروزە بێت لە بەشی لای ڕاستی دڵ لە بەشی لە ناو دڵا دروزە بێت وەکو محاویلەیەکە چۆن خانوویەکی دوقاند بێت کارەباکە لە بەشی سەر محاویلەکە وردەودە بە شێوەیەکی ڕێک و پێک لەوەڵۆ لە قاتی سەر و تەوزیع بێت دوایێتە بەشی
ئەو سەقفی لە بینی هەردووکیانە و لێش کۆنتترۆلەکەدان چەند شوێنێ کۆنتترۆلی کارەباکەکە چونکە هەر بە شەو نەوێ لە کارەبایی و لە کارەبایی پێویستە کە ئیشی خۆی پێ بکات هەن لە ناو خۆیان دروزە بێت لەبەرەوە بۆیە هەنێک کات کە بۆ نەلیان دڵ هەنێک کەسگا لە مشکلی کارەبایی دڵی هەیە ئەوەیە کە ئەو کارەبایە لەوە بۆ نمونە جار لە بەشی سەروی دڵ بەڕێکوپێشی دروست نابێت یا یەت بەڵام زۆر بە ناڕێشی دروزە بیا لە شوێنێکە قەتعێکی تیەکەوێت کارەباکە ناگا بە هەموو بەشەکانی کە پێویستە سبب بێتە هۆی عتەڵبوونی ئەو کارەبایە تەبان ئەم ئەندامێک لە کۆندامی سوڕان کۆندامەکانی هەموو بە هەماهەنگی کارەکە باش ئێستا ئێمە لەمە مانگی پیرۆزی ڕەمەزانن مانگی پیرۆزی ڕەمەزانی زیاتر سەروبەندی هەیە لەگەڵ کۆندامی هەرسە باش کۆندامی هەرس و کۆندامی سوڕانی خوێن چ پەیوەندیشان لەلا دروستە بێ و کاریگەری ڕەمەزان ڕاستەوە خۆ لەسەر کۆندامی سوڕان و دڵ چییە؟ خۆی بەڕاستی کە ڕەمەزان کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەش دەبێت بەڵام ئەوەی کە لەسەر کۆندامی هەرس و ئەمانەیە زیاتر پەیوەندی بە خواردن و کەم خواردن و زۆر خواردن و هینەکەوەیە بەڵام ئەمانیش بە شێوە هەندێک جا بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەندێک بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کاریگەریان دەبێت بۆ لەسەر دڵ بۆ نەگە کەسێک دوای بەربان سێکی خواردنێکی زۆر لە پرێکە خواردنێکی زۆر زۆرە خوارد ئەمە هەم گەدەی پڕ دەبێت هەم جاری وایە سکی پڕ دەبێت لەبەرەوە ئەمە جاری وایە زەختی دروست دەکات لەسەر سیەکان لەسەر دڵ جاریوە لیان دڵ دروست دەبێت خێرا دەبێت هەنجا ئازاد دروست دەبێم ئەمە چۆن بۆچی ئاوایە خۆی ئەم کاریگەریە دروست بووی لە چێوە دروست بوو خۆی پەردەیەکی لە بینی بڵێن بەشی سیەکان و دڵی جا کردوتەوە لە مائیدە و ڕیخۆڵ و ئەمانە ئەم پەردەیەکی تەنکە ئەو نیە پەردەیەکی ڕقبێ و کوین بێت لەبەرەوە هەندێک جا کاریگەری ئەمە دروست کە بە تایبەتی و کەسە بۆ هەندێک کەس ئەوانەی کە قۆڵۆنیان هەیە بۆ نمونە کە سکیان غازاتەکە و سکیان ناوەسێ هەندێک جار ئەو ناڕەحەتیانی بۆ ناڵێ کە غازات وینەکان دەبێت دەڵێت دڵمان زۆر پەلەپەل دەکات ئەوە وا کات کە چکۆ ڕیخۆڵەکانی ژەکشێت سکی ژەکشێت لەبەرەوە زەخت دەکاتە سەر ئەو پەردەی و پەردەکە زەخت دەکاتە سەر دڵ چکە دڵ ڕێک ینی ئەوەنی ئێمە هەست بکەین لە لای چەپە دڵ تقریبا لەم بەشەیە ناوەڕاست و بەشێکێکێتە لای چەپەوە یعنی ئەوەنی هەر لای چەپێ لەبەرەوە گەدەمان بینەوەندی تێنەکەین خۆی یەکێ بەتایکی یەکێ لە ڕێنمایە گرنگەکان بۆ کەسانی کە هەر بەعام و بەو کەسانی کە نەخۆشی دڵ و هی نیشانەیە ئەوەیە کە وا باشترە کە ژەمەکان لە بینی بەربانگ و پاشێودا بەش بکەن واتە یەک ژەم نەوێت بۆ نەبکە بە سێ چوار ژەم و لە ژەمەکانیشە کەم کەم بخۆن ئەو نیە دانیشی دوای بەربان یەکسەر ژەمێکی زۆر بخۆن کاتۆر چ سوودێکی هەیە ڕۆژوو بۆ سوڕی خوێن و هەروەها بۆ دەمارەکان و بەتایبەتیش بۆ دڵ مامۆستا خۆی بەگوێری زۆربەی زۆری لێکۆڵینەوەکان ئەو کەسانی کە بۆ نمونە هەم نەخۆشی دڵیان یا ئەو نەخۆشیانش کە پەیوەندن بە دڵەوە لە ڕەمەزاندا نەخۆشەکان باشترە بێت هەر بۆ نمونە بوون ئەو کەسانی کە کۆلیسترۆلیان بەرزە دەرکەوتۆ کە لە ڕەمەزاندا ڕێژەی کۆلیسترۆل کۆلیسترۆل دوو جۆریە کۆلیسترۆلی زیانبەخشە کۆلیسترۆلی سوودبەخشیشەیە دەرکەوتۆ سوودبەخشەکە زیابێ زیانبەخشەکە کەمترە بێتەوە هەروە بوون ئەو کەسانی کە زەختیان هەیە لەبەرەوەی ماوەیەک خواردن ناخۆن و نابێت لەبەرەوە دەرکەوتۆ کە ئۆنی زەختەکەیان باشتر دەبێت و زانستەکەی چۆن تەفسیرەکەی وەکو بۆچی وایە ئەمە لەبەرەوەی کە یەکەم لە ناحیە ڕۆحی شتەکەیەوە ناحیە ڕۆحەکەی ئەوەیە کە ئاسوودەییەک هەیە و ئارامیەک هەیە لە ڕەمەزاندا ئەگەسی بکەی ڕاستە هەنێک کەس بووی برسێتیوانە تۆزێت تووڕەبوونەوەمانە بەس بە عام خەڵک هادیترە ئەمە لەوەوە و هەروەها لە ڕووی ئەو مادانی کە ئەشیخوا بوون کەسێ بوونەوەی کە باسی زەختمان یا شەکرە تۆ لە ڕۆژدا لەکوێ دوو ژەم نام بخوات و نانەکانیش سوێر بێت یا شیرین بێت یا چەور بێت ئەمانە بەو شێوەیە کاریگەری دروست دەکات مامۆستا بەڕێز ویستم پرسم لەوەی کە ئەو خواردنانەی لە ڕەمەزانە ئاخورێن خۆمە تۆ نیوەڕۆنان ناخۆی بەس ئێوارە دەخۆی جۆری ئەو خواردنانە تا چەند کاریگەری لەسەر ئیشکردنی دڵ و کۆندامی سوڕی خوێن و شاری خوێن و توزانم بەڵێ جواری خواردنەکە چۆن بێ باشە بۆ ئەوەی دڵمان باش بێ خۆی بەڕاستی ئەوەی گرنگە پێویستە بڕێکی باش ئاو بخورێتەوە
لە بینی بەربانگ و پاشێودا بەلایەن دوو بۆ سێ لیتر ئەوەی کە گرنگە بۆ سووری خوێن بۆ سووری خوێن یەکەم دووەمیش بۆ ئەوەی لە ڕۆژا وشکبوونەوە دروست نەبێت ڕاست ئێستا کەشواکە زۆر گەرم نییە بەڵام هەر وشکبوونەوە دروست دەبێت ڕاستەوخۆ خواردنەوەی تەسیری لەسەر تەڕی و خستی خوێن هەیە بەتەکید ئەو کەسانی بەشێک لەو کەسانی کە بۆ نمونە ئاڵکەمە خۆنەوە یا بە تایبەتی جەویش گەرم بێت کاریگەری کە خستی لە خوێندا دروست بێ خوێن خەست بێتەوە هەروەها ئەوەی گرنگە پاشێ و زۆر گرنگە کە هەموو کەسێ هەڵسێ بۆ پاشێ و هەوڵدا لە پاشێودا بڕێکی باش ئاو بخواتەوە سەوز و میوە بخوات بۆ نمونە و هەروەها ئەو خواردنانە بخوا بۆ نمونە کە لە گەدەیە زیاتر دەمێننەوە ئەمە وەکو سەوز و میوەکان هەوڵ بدرێت خواردنی کە پەیوەندی بەدڵەوە بێ ئەو خواردنی کە چەورن بە تایبەتی خواردنی سوورەکرا و کەمتر بخورێت هەوڵ بدێ خواردنی برژاو بێ یا کوڵاو بێت و ئەو خواردنانی کە سوێرن ئەو خواردنانی کە بە بەهارات خۆشکراون یا تونن ئەمانە هەمووی هەوڵ بدێ و هەروە شیرینیەکان کەم بکرێنەوە ئەگەرێکی حەزیشی لە شیرینی بێ هەوڵبات بۆ نمونە ئەو میوانە بخوا کە تۆزی شیرینیا بۆ نمونە خورما بۆ نمونە ماست و شیر زۆر باشن ئەگە خەڵک بیخوات بەڵێ کاتوریان جەنابەت بەو پێی کە اختصاسە لە مەجای دڵ و قەسەرە و هەروها ئیکوایە ئەو نەخۆشانەی بە تایبەتی لە ڕەمەزانە هەستەکەن کە نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی قەستەرە و هەروەها نەخۆشێکە پێویستی بە ئیکۆ هەیە زیاکەن یا کەمەکەن بەهۆی مانگی ڕەمەزانە بەهۆی ڕۆژوگرتنەوە خۆی بەڕاستی ئەتوانی بڵێ کەمترە بێتەوە کەمی لاواچە پەیوەندی بە دوو لایەنەوە لایەنیشانەوەی نەخۆش لاواچە کەمترەوە نیە بێت هەر خۆی ڕەمەزانەکە تۆ من ئاگدارم چکە خۆشمە لە خەسخانە کارەکەم ینی عیادەکان لە ڕەمەزانەکە ماوەسا عباس چۆڵترە هەر بە گشتی هەموو عیادەکان چکە کەمتر خەڵکەچێ بۆ خەسخانە ئایا سەبەبەکە ئەوەی کە نەخۆش ناکەون یا ئەوەی تااقەتیان نیە و دوایە خن والله من تەسەوڕەکەم پەیوەندی بۆشە بکە نەخۆشی کەمتر بێت لەواچێ نەخۆشی زۆربەی سەرچاوی نەخۆشیەکان لەوان خواردن و لەواچێ پێنیش بۆ نێت بەڕۆ خەڵکۆزی هیلاگەوی تااقەتی بۆ شەڕی نامێت ویستمە پرسیارە بکەم کای دکتۆر بۆچی زۆربەی و نەخۆشانەی مۆڵەت دەدرێن ڕۆژوو نەگرن پەیوەندیان بە نەخۆشەکانی دڵەوە هەیە بۆچی پێویستە کەمتر ڕۆژوو بگرن زانمەوانەی کە وڵی لەبەرەوەی کە ئایا وایە لەبەری ئەو هەنێ نەخۆشی هەیە کاریگەری ڕاستەخۆی بەدڵەوە هەیە لەبەرەوە ئەگەر کۆنتترۆل نەکرێت لەوانچێ مشکلی گەورە ڕۆخۆشانە زیاتر کامانە نێوە بۆ نمونە ئەو کەسانی کە زەختیان هەیە بۆ ناگە کەسی زەختەکەی کۆنتترۆل نەبێت زۆر بەرز بێت یان زۆر نزم بێت یا بۆ نمونە کەسێک زەختی هەیە بەڵام زەختە کاریگەری کە دۆتە سەر دڵی و دیوای دڵی ئەستورکردەوە یا وای کردۆ کە دڵی لاواز بێت ئەم کەسانەوە باشەکە یا بوونە کەسێک زەختی هەیە و 4-5 حەبی هەیە ناکریان لە پاشێ و هەمووی لە پاشێ و بەربانە بخوات ئەو کەسانی کە شەکریان هەیە بۆ نمونە شەکرش هەموو کەسانی شەکریان هەیە زۆربەی زۆریان دوای 4-5 ساڵ لە نەخۆی شەکرەکان تووشی کێشە لە کێشەکانی دڵ دەبن لەبەرەوە باشتە بوونە کە شەکرەکەی کۆنتترۆل نەبێت بە ڕۆژوو نەبێت یا زۆر بەرزە یا زۆر نزمە بۆ ڕۆژدا 3-4 فاسی شەکرەکەی بکات ئەگەر شەکرەکەی لە 7 کەمتر بێت یا لە 250 بۆ 300 زیاتر بێ وا باشتە تان ڕۆژۆکەشی پشکێنێت ئەبێ لە 250 بۆ 300 زیاتر بێ ئەگەر لەوە زیاتر کەمتر بۆ ئەتوانێ بیگرێ خۆی هەتا بڵێن بە ڕۆژوشە بەس لە ڕۆژە کە فحسی کرد لەوە زیاتر بۆ ببیشێنێ بەڕاست لەوە زیاتر بۆ لەبەری کاریگەری خراپی کاتۆ کە شەکرەکەی لە ڕۆژە بەرزترەبەیە لە شەوە کەنانی خوارد خۆی هەنێ کێشەکە لەوەیە هەنێ نەخۆشەیە زۆر پەیوەندی بە خواردنەوە نییە بۆ هەنێک شتی تر هەیە کاریگەری لەسەر شەکە دروستەکە بۆ نەوە کەسانی کە ئیلتیابیان هەیە خۆشەکە بەرزەبێ و کەسانی کە زەختیان هەیە و سترێسیەکانە و قەلەقی و ئەمانە و ئەکا کە شەکرە خۆی بەرز بێتەوە لەبەر ئەوە ئەنج پەیوەندی بوون ئەگە کەسەکە بوونە لە پاشەودا نەوەی خواردن خوا کە شەکە زۆر بەرز کاتەوە یا بۆ نمونە ئەم کەسانە سەیەکی بەبێ ڕاوێژی دکتۆر دەرمانی شەکرەکەیان ئەگۆڕان یا کەمیە کاتۆ لە بەرەوە واکە کە بۆنە شەکرەکە بەرز بێت ڕاستە بە ڕۆژوشە بەڵام بەرز بێتەوە ئەوی کە زۆر میهمە هەندێک جاگە کەسەکە فەحسیش نکات هەندێک نیشانەیە پەیوەندیە بە دابەزینی شەکرەوە بۆنە کەسەکە دەستەکە بە دەست لەرزین عارەقێکی زۆرە کاتەوە قەلەقە بێت بۆ نمونە تووشی ئازاری سک دەبێت یا بۆ نمونە تەرکیزی نامێنێت لەم حاڵەتە ئەنشا کە ئەمەی بەسەرا ئەگە فەحسیش نەکرێت وا باشتەکە بە ڕۆژوونە بیا ڕۆژۆکەی پشکێنێت ئەنجا ئەو کەسانی بۆ نمونە کە قەستەڕیان کردوەوە باسی ئەو جەناب باسی کرد بۆ نمونە ئەگەر پێش لە ئەوەڵی ڕەمەزانە 6 هەفتە
لە ماوەی 6 هەفتەیە بۆ قەستەڕیان کردو بوو شەپەکە و باڵۆنیان بۆ دانرا بوو دەبێت بە ڕۆژوو نەبن چکە احتیمالەیە دەرمانەکانی مەزبوط نەخۆن یا ئەو شەبەکەی دانرا و بگیرێتەوە ئەو کەسانی کە عملیاتی دڵیان بۆ کراوە باش ئەگە ڕەمەزان دو سێمان پێش ڕەمەزان عملیاتەی کردبوو بۆ نە بە ڕۆژوو نەبێت لەبەرەوە ئەمانە کاریگەری ڕاستەخۆیان دەبێت و ئێمەش لە ئەوڵ و باسمان کرد کە ئەمە گرنگترین ئەندام کێشێ لە ما دروست بێت لە هاچی کێشە لە زۆربەی ئەندامەکانی لەشە دروست بێت و هەروەها زۆربەی زۆری ئەندامەکانی لەش و ئەندامەکانی لەشمان بە شێوی ڕاستەخۆ بێ یا ناڕاستەخۆ کاریگەری لەسەر دڵ دروستەکان بۆ نمونە ئەوانی کە خوددەیان هەیە خوددە ئەندامێکە و ئەندامێکی بچووکە و دووریشە لە دڵەوە بەڵام کاریگەری زۆر بەشێکی نەخۆر زۆربەی زۆری نەخۆشەکان وانی خوددەیان نیە یا بوون دڵیان سەری ئایا کارەبایی دڵیان تێگەچێت بۆ نمونە ینی کاریگەری ڕاستەخۆ و ناڕاستەخۆیان لەسەر دڵ. کاک دکتۆر ئێمە شێفە بەڕێزەکانمان هەیە ئەوان خەریکی ئامادەکردنی خواردنن نزیکی بەرسەد بدەی سەرێکیان لێ بدەین پێکەوەزانین چۆنە بۆ دڵ باشە خراپە فەرموون کاکشێف کەوتنیان فەرموو من لێرە ئەوەستم جانابتان لەو دیوەتی زۆر باش ئەو دیوە ماندوو نەبن ئەم کاتان باش ماندوو نەبن لەکوێ گەیشتون ئینشاڵڵا لە تاوا بوونین ئەی باس و خاصێکمان بۆ بکەم داین چی ئامادەیە چی ئامادە نییە کاک شێف دیار دکتۆر جان بەخێر بیت مەمنونم زۆر سپاس دەکەم وەڵا ئەوە مقابلاتە اعتیادیە شتێکی عشاری خۆمانمان دروست کردووە تەماتە و کەلەرمە و خێرا کاک دکتۆر باسی ئەوەمان بۆ نەکەین مقابلات چەند گرنگە لەسەر تەمەەن زۆر زۆر گرنگە ئەوەی کە ئێمە زۆر نسحەتی نەخۆشەکانەکە بەتایبەتی هەموو کاتێ بەتایبەتی لە ڕەمەزاندا هەوڵ بدێت هەم لە بەربانگە لە کاتی ناخواردنە هەم لە پاشێویشە لەنیگەیەکی زۆر بین بە سەوزە و میوەکان بەتایبەتی ئەوانەی کە بڕێکی زۆر ئاویان تێدایە و هەروەها ئەوانشی کە بڕێکی زۆر ڤیتامینیان تێدایە لەسەمی کە لێرە حازر کراوە هەمووی باشە دەبری میوەی تێدایە تەماتی تێدایە ئەمە زۆر ئەناناسی تێیە خەیاری تایە بیبەری تایە کاوی تایە ئەمانە هەمووی سوودێکی زۆر بە لەشمان دەگەێنن چکەمەوە 4-5 ساعت بە ڕۆژوو دەبین پێیسمان هەر بە ئاو پێیسمان بە ڤیتامیناتە پێیسمان بە کۆمەڵی کانزای گرنگە چونکە ئەوەی کە مهمە هەندێک کات هەندێک شت لە ڕەمەزانە کە ڕەبوون ئازاری جونگەکان بێ ئازاری ماسوولکەکان بێ سەرگێژی و خەواڵ و بوونوانە لە ڕۆژدا هەندێکجا پەیوەندی بە کەمی کالیسیۆم و پۆتاسیۆم و مەگنیسیۆم وانەوێت کە ئەوەش سەرچاوەی سەرەکییان لە سەوزە و میوەکانەوە دەبێت. کاک شێف دیار چیتر سوبێکشمان دروست کردەوە لە چیناوە لە قەرنابێت و لە گێزە دروست کراوە لەگەڵ بیبەری تون بیبەری سپی ئۆریگانۆ ڕۆزماری ئەوشمان تێ کردووە دوای لە میکسەرێکمانە باڵ لە میکسەرمانە و یەک پاچە کەرێکشمان تێ کردەوەی تامی تۆزای خۆش زۆر باشەکە دوای بەربانگ ڕاستەخۆ گە ژەمی سەرێکی نەخوێ بۆ نمونە ڕۆژۆکە پشکێنە بە یەک دوو دەن خورما و تۆزێ ئاو دوای شۆربایەکی بەسی تۆزی میە و دوای 1-2 ساعت ئەنجار دکتۆر شێوەیەکی جوانیشی هەیە من ئەو خواردنە بخورێ ئەگەتە بەدەستەوە حەزەکەی خەریکەی بە دکتۆر تا چەند تاکی دەکەنەوە لەو لەسەر خۆنان خواردنە وەڵی ئەوە ئەوکوپی پێم وتی ینی زۆر زۆر گرنگە ئەوە لەبەر ئەوەی ئەمانە ئەگەر خواردنێکی سەریە بخورێت و بە بڕێکی زۆر هەم کاریگەری خراپی دەبێت لەسەر گەدە و لەسەر کۆندامی هەرس بە تایبەتی و کەسانی کە خۆیان کێشی گەدەیان هەیە برینی گەدەیان هەیە زۆری ترشی گەدەیان هەیە یا ترشی دێتەوە قورژیان ئەمانە یا کەسانی قۆڵۆنیان هەیە ئەمە کێشە دروست دەکات وەکو باسیشمان کرد ئەمانە خۆی گەدە کە خواردنێکی زۆر دەخۆین پێویستی بەوەیە کە ئەم خواردنە هەرس بکات و بیتوێنێتەوە لەبەر خوێنێکی زۆری بووە بۆیە ئەو کەسانی کە خواردن زۆر دەخۆن دایمە دوای ئەو تۆزی گێژ دەبێت لەبەری بڕێکی زۆر خوێن لە لەشەوەیە بۆ دەمارەکانی گەدە لەبەر ئەوە کەسەکەس بە گێژیش دەکات لەبەرەوە باشتەکە ژەمەکان بەش بکرێت ماوە ساعباسەڵێم خواردن ناخۆی هەر گێژەبی خواردن نەخۆی هەر گێژ ئەم تەوازونە بێ ڕابی حرەسەکەی دەست هەڵ دەست هەڵ نەبڕێ و کوژم شەڤنەریمان چیترمان هەیە ئەوە باسکە یان خواردنە چەورە ئەم باینجانە ئەمە باینجانێ بە فرنە تامان پێکاتەکەی باینجانە بڵین هەروابێت و بانجەکانەکەنە فرنەوە پێکاتەکەی قیمەیە بیبەری ئەلوانە پیازە لەگەڵ پەنیرە
کاک دکتۆر خواردنی شەرقی و غەربیمان هەیە لێگەڕێ لەلایەنە کەلتوریەکەی لەلایەنی ئیسفادەوە کامیان ئەولەویاتتر بە شەرقی وەڵاهی خۆی هین هەیە بڵێن لە خواردنە غەربیەکان ئەوان تۆزێ زیاتر گرنگی بە سەوزە و ئەمانە ئەیان وەکو خواردنی چەور و ئەمانەوە خواردنی ژەگەر بخۆم بۆ نەگۆشت و بابەتانە هاوسەنگیشی تایە بەڕاستی بەڵام لای خۆشمان بەڕاستی ینی خواردنەکان جاریوە ئەگەر خۆمان کۆنتترۆلی خۆمان بکەین بتوانین خواردنەکان ڕێک بخەین بۆ نمونەگە گۆشتمان خوارد بەپی ڕێنماییە جیهانیەکان دەڵێبنە لە هەفتەیەکە تا 350 گرام گۆشتیش زۆر باشە خراپ نییە ئەین بۆنە کۆنتترۆلی ئەوانە پێی خواردنەکانی خۆمان وەکو تام و بۆن بەڕاستی خۆمان چەمە خۆشم لە ئەڵمانیا بووم من تقریبان هەر ساڵ لە ئەڵمانیا بووم بۆ خوێندن لەوێ بووم وانە من تازاتومەتەوە مەمنونم لەبەر ئەوە بەڕاستی مقانی خواردنی ئێر و خواردنی ئەوێ بیری خواردنی خۆوان تەکردو وەڵی لەوێ من خێزان لەگەڵا بەڕاستی خواردنشتی کوردەواریمان هەردەخوا لەوێ بەڵام وەکو تام و بۆن و ئەم هیناکان هی خۆمان خۆشتر ئەگە بتوانانی تەوازونێکی دیار ڕابگریت وە بزانیت خواردنی بە سوودە زیاتر ئیتیمانی میوەکانمان هەیە کە دکتۆر میوەکان تا چەند پێویستە لەسەر سفرە ئامادەیان هەبێت وەڵی میوەکان زەڕورە ئەگەر بۆن لەسەر سفرەش نەبێ بەس بۆ نمونە لە بینی ژەمەکانی شاپێن پاشێ و گرنگی زۆر پێ بدرێت ئەویش بە پێی کەسەکان زیاتر ئەو میوانی کە وتمان ئەوانە بێت کە ئاوی زۆر تێدایە بۆ نەسەمە لێرە مۆزی تایە مۆز بڕێکی بابتوانین لە پاشێوە بیخۆین لەبەرەوەی دەبێنێتەوە لە گەدەیا و کەسانی کە وەرزش دەکەم تابەتی بەرزکردنەوەی قورسایوانە پێویستیان بەوانە هەیە بۆ نمونە تریتیایە پرتەقاڵ و ئەمانی تایە کە هەمووی بڕێکی باش لە هەم ڤیتامینەکانی تێ هەم بڕێکی باش ئاوی تێدایە کەگەم نسبەت باسی کالسیوم بکرد پۆتاسیوم و کالسیوم طبعا نەقسی و دوانە زیانی زۆرە بۆ جەستات هەر لەسەر دڵیش بە هەمان شێوە هەر مشکلە دروستەکات ینی ئێستاوی کە بەڕاستی هەچی کەس کە فەحسی ڤیتامین دی و کالسیوم بۆکەی هەموو کەسێک کەمان لای خۆمان وایە و ئەمەش ێستا بە پێی تازەترین لێکۆڵینەوەکان دەرکەوتووە بەڵێ کاریگەری لاوەکی دروست دەکات لەسەر دڵ لەبەر من نەسیحەتی هەموو نەخۆشەکانمان دەکەین کە ئەوەی بتوانێت ئەگە زۆر کەم بێ وا باشەکە بۆکو حەبوەری بگرێت و لەگەڵ ئەو میوانە بۆ هەنجیرە پرتەقاڵە سێمە زۆر جار ناتوانین بچینە بەر تیشکی خۆر یا تیشکی خۆرمان نییە ئایا بە چی وەریگرین بە حەب وەریگرینە وڵی دەبێت بە حەبووری ئێستا من ئەوەی کە باس لە ئەوروپا ئەوانە بڵێن خەڵکە چێ سەر بەحر و ئەمانە بدێت بڕێکی زۆر وەردەگرێتەوە ئێمە ئەومان نییە لەبەرەوە دەبێت ئەو خواردنانەیەکەم ئەو میوانی کە بڕێکی باش ڤیتامین دییان هەیە لە خواردنی بڵێن شیرەمەنیەکان شید بێ ماز بێ ئەمانە بڕێکی زۆر کالیسیوم وارە بەس ئەگەر ڕێژەکە زۆر کەم بێ وا باشترە بە حەبوو بە حەبوو دەرزی تابیست بێت زۆر باش کاک شێف چی ترمان هەیە جان وەڵی پاستایەکە پاستاکی ئیتاڵیمان هەیە پاستاشی ئیتاڵی ئەڵمانیتان نییە کارتۆر پاستا ئیتاڵیدا وەڵا ئیتر ئەم پاستاشی ئیتاڵیە بە مریشک بەسەشە بە خزراواتێکا زۆر کەسەیە من هەم خزراواتیشم تێگرد و هەم مریشکیشم بەکارهێناوە وڵا دەست خۆش بەم خۆی مریشەکە شتێکی باش سەرچاوێکی باشی پرۆتینە سنگی مریشکیشە پرۆتین ئێمە لە جیاتیەوەی تیمام لە ڕەمەزانەوە بە چەوریەکان بێشتە چەورەکان ئەبێ وڵ بین ئەو شتانە خۆی کە پرۆتینی زۆرتیە هەم سنگی مریشک باشە پاقلەمەنیەکان باشە پاقلە بێ فاسۆلیا بێ ماش بێت ئەو کاتەوە کە هەم زیاتر لە گەدەیە دەمێنێتەوە و ماوەیەکی زۆرتر برسی نابێت تۆ تا چەند لەگەڵ ئەم خواردنە کوردیوارانی خۆیان هاوڕای هاڵۆباڵۆ لەگەڵ هەڵ ئەمە شکراون خۆی خواردنە و شکراوەکان باشن بەڵام ئەبێ هەوڵ نەدێت کە زۆر بخورێن بخورێن بەڵام بە تەوازونێکی تیان لەبەرەوەی هینێکتە ئەگینە شتێکی باش لەگەڵ چای ئەوە چۆنە وڵی ئەمە ینی ئەو شیرینی کە تایەکی وا باشتە کە زۆر نەخوێ بن لەگەڵ چایە دەتوانێت بۆ نەخورمان بخورێت کەسێکە حەز بکات بەس تا هەوڵ بدێ ئەگە چاکە بە بێ شەکر و بە تاڵی بخورێت ئەوە باشترە بێ وەکلەوەی کە شیرینەکانی لەگەڵام بخورێت دەستان خۆش بێ کاک دکتۆر ئێمە ناوبڕێک وەرەگرین و دەگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆمان لەگەڵمان بن ئەم بەرنامەیە بە سپۆنسەری زەیتی کاشۆ لەگەڵ نەخۆشخانەی بەخشین کاتوکیان تەکید لە دڵنیایی تەندروستیەکەنەوە بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین
بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بەڵێ خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵ بەڕێز کاک دکتۆر کاردۆ سپۆڕی نەخۆشیەکانی دڵ کەمێکتر لەسەر باس و باسی دەمار قساکەین کاکی دووبارە سپاس پێم خۆش بوو باسی ئەوەت کرد کە 8 ساڵ لە ئەڵمانیا خوێندووتە لە پسپۆڕێکت ئەو مقارنەی ئەو تەتەوراتی لەوێ هەیە لە ڕووی عیلم و تەکنۆلۆژیاوە بۆ تێڕوانین لە دڵ و چارەسەرکردنی گیر و گرفت و نەخۆشیەکانی بۆ لێرە لە هەرێمی کوردستان بارودۆخەکە چوانایە بەڕاستی ئەو تەتەوراتی لەوێ زۆر بەسەریعیدا دەبێت لەبەرەوەی لەوێ احتیمامێکی زۆر بە نیظامی سەحی وانە بەتایبەتی لە ئەڵمانیا بۆ نمونە تەئمین سەحی هەموو کەسێ مانگنە پارەیەکی زۆر نەدات بە تەئمین سەحی لەبەرەوە چاوەڕێوە کە شووە خەستخانە هەموو شتێکی هەم بە زووی بۆ بکرێت و باشترین شتیشی بۆ بکرێت و پێویست نەکە بیلۆ بکات و بچێتە شوێنیشتی لەبەرەوە لەوێ تەتەورەکان بەڕاستی مقارنەتەن بێرە زۆر سەریعترە و بەڵام لەگەڵ ئەوەشدا لێرەش وردە دەست کراوە کە هەنێ لەو شتانی کە لەوێ هەیە وردە لێرەش دەستی پێ بکرێت یعنی بۆ نمونە لە بواری چارەسەری دڵە کوتێ و تێکچوونی کارەبایی دڵ و ئەمانە لەوێ چارەسەرێکی هەیە کە چەند ساڵێکە لە وڵاتە پشکەوتەکان دەستی پێ کردووە کە کەوی پێ دەڵێن بە کوردیەکەی کەوا لە ڕێجیا وەکو قەستەرەوە لە بنڕان دەشتە ناوە و ئەو خانە درۆزنەوە ئەو خانانی کە بەرپرسیارە لەو تێکچوونی کارەباییە و وەکو بڵێ کەویە کۆتەریەکەن خانی بەسیتە کە ئەمە سەر لەوێ زۆر ئیتیمانی پێدەدرێت و زۆر دەکرێت بە تایبەتی ئەو کەسانی کە گەنجن و ناڕەحەتی بۆ دروست کردوون بۆی عیلاج بەکارنێنە لێرەش وردە تقریبان توانین دەستی پێ کردووە بەڵام کاتی ئەوێتە هێم بێ بۆ نە لە مەجای قەستەرە ئەوانەیە لێرەش پێشکەوتنیکی زۆر باش هەیە و کۆمەڵی دکتۆری زۆر باش و بەتوانە ئیشەکانیان کردووە بەڵام ئەتوانم بڵێم لەوێ بە گوێری ئەوی کە جیاز و شتەکان زۆر پێشکەوتوترە و بەحسی تازە زۆر دەکرێت لەوێ لەسەر نەخۆشیەکان و لەسەر ئەو مادانێک لە جیازەکانە بەکارێت دەتوانین بڵێم مقارنەکە تۆزێ لێرە شتەکان خاوترە کاتۆ لەوێ بلاپرسکۆپی هەر ئەمەلاتی دڵەکرەیە هەر ئۆپنیان زۆربەی زۆی بەلاپرۆسکۆپیە زۆربەی زۆری ئەسەوهی کە ئۆپن سێرجی و شتەکان زۆر کەم دەکرێت ینی حتا ئەمەلیاتی ئەتیاتی جوانی کە جەڕاح و ئەمەلیاتی ناوسکوانە ینی زۆر کەم هەوڵێن کە بیکەن کە بیکەنەوە و هەمی بە نازور بێ دەستان خۆش بینەوە سەر بابەتی خۆمانەوەی کە مرۆڤێک لەگەڵ جستی خۆی و ڕۆژ و خواردنەوەوانەیە کاک دکتۆر کەسێک چۆن هەست پێ کە ئەوەی کە پێوترێ گرفتی دڵی هەیە هەر لێدان و ئازار و سوزانم دەمار و مشکلی دڵ ئەوەیە وازم کاتۆر لە شوێنی خۆی ئازاری نییە سەر دڵ ئازاری نییە پرسیارەکەوان لێ بکەین بڵین چێ بۆ نە سەردانی دکتۆری دڵ خۆی بەڕاستی چۆن لە خۆمان بپرسینەوە چۆن لە خۆمان پرسین خۆی ئێستا پێشوی جوابی نەکەم شتێکیە کە زۆر ئیحتیمالی پێدێ لە هەموو جیهاندا ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین بەرگری لە نەخۆشە پێشوی کەسەکە نەخۆش بکەوێت بۆ نە پێشوی کەسێک جەڵدە لێ بات
چۆن بچێتە لای دکتۆر و فەحسی خۆی بکات بۆ نمونە ئەگەر گیرانێکی کەم لە دەمارێکی دڵیا هەبێت دەرمانی پێ بدرێت و نێڵی زیاب بکە یا ئەوە کەم بێت و یا نێڵی زیاب بکە پێشەوەی بگاتە ئەوەی نەخۆشیەکە بێ وا باشتە کەسەکان بێن فەحس بکەن بۆ هەندێک کەس لە ماڵەوە کەسێکیان گەنجام ئەمری خوای کردو لە پڕێکا و هۆکەی نەزانراوە ئەمە احتیمالی تێکچوونی کارەبایی دڵ بێ ئەستوبوونی دیواری دڵ بێت وا باشتە کەسەکانی ئەو خێزانە نەخۆشیش نین بەڵام دەبێ بچن فەحسی جەبێت تەختیتی ئەکات یا ئیکۆیەکات بۆ نمونە ئەو کەسانی کەسێ لە خێزانەکانە جەڵدەی دڵی یاوە باوکێتی جەڵدەلی یاوە وا باشتە کەسەکانیتی بچن پشکنی بکەن ئەو کەسانی بۆ نەکە زەختێ لە خێزانەکانیانە وا باشترە بچن فەحس بکەن لای پزیشێ چونکە هەنێک کات بۆ نەزەخت شاراوەیە کەسەکە پێی نازانێت تا ئەگاتە ئەوەی بۆ نەخۆشمان بینیوە جەڵدەی مێشگلی یا کات و ئەنجا سیرەکەی زەختەکەی 22 کە لە زمانی خەڵکا پێی دەوتێت لەبەری زەختی بەرز بووە ئەو کەسانی کە شەکریان چکەم بەشێکی ویراسیە چونکە زەخت دەگەفەتیەکی زۆر بمێنێتەوە کۆنتترۆل نەکرێت یەکێ لە کاریگە لاوچەکانی سەر ڕێگوچیرەوەمانە دیوای دڵ ئەستورە بێت کە ئەم دیوارش ئەستور بوو وکە ئەم ژوورە دەکەس بگرێت ئەگە دیوارەکەی بکەی بە دووەوە 5 کەس دەگەواتە خوێن کەمەگرێت خوێنیش کەمەنێرێ بۆ لەش ئەو کەسانی بۆ نەکە شەکریانێ لە خێزانەکان کەسیەوە باشتر زووتر بچن لەبەری وەکووتم پێشتریش ئەوانی شەکریانێ زۆربەی زۆریان دوای چەند ساڵێ 5 ساڵ کاریگەری شەکرەکە لەسەر دڵیان دروست دەبێت بۆ نمونە ئەنجا بینو سەر ئەو کەسانی بۆ نمونە کەم ئازاری سنگیان هەیە ئەوی مامۆستا باسی کرد بۆ نمونە ئازاری سنگ بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە دڵەوە هەبێت زیاتر ناوەڕاستی سنگە نەک لای چاپ وها کەسەکە هەستەکە تومنیەکەیە بۆ هەستەکە ئاژۆڵی بەردێ لەسەر سنگمە واستەکە نەفەس جاری وایە هەندێک جار تەنگ نەفەس پەیوەندی بە هیلاکیەوەی زیاتر بۆ نەڵێ 100 مەترەڵام یا بە قادرمەیە سەرەکەوەم پێشتروانە بوو ئێستا هەستەکەم تومنیە دروستێ بکە تۆزی ئەوەستێت سێکاڵێ باشە بوو و دەو دەدەسەکاتەوە بوونە بە ڕۆشنەکە یا بەهێن و ئەمە یا ئەو کەسانی بۆ نمونە کە تەنگە نەفەسن وا باشترە کە سەردام بکەن سەردانی پزیشە بکەن ئەو کەسانی کە بۆ نمونە کە گێژبوونیان یا بورانەوەیان هەیە وا باشترە پێش هەموو شتێ سەردانی دکتۆری دڵ بکەم زان ئەمە مشکلە لە کارەبایی دڵیانە هەیە مشکل لە دەمارەکانی دڵیانە هەیە وەکو باسم کە ئەو کەسانی کە زەختیان هەیە ئەو کەسانی کە خۆیان شەکریان هەیە ئەم کەسانە وا باشترە کە سەردانی دکتۆری دڵ بکەن و پشکنی بکەن بۆ دڵیان جاری وا هەیە ماوسا باس ینی جنابەت ئیخساس لە ئیکۆش و لە قەستەڕەشا هەیە کەسی وا هەیە بڵێ بۆ نمونە سەمامێکی شلە احتیمال هەیە جاری وا هەیە لە فەحسێکی بڵین ئیکۆکا دەرناکەوێت کارتوریان مشکلێکی دڵی هەبێت لە ئیکۆ دەرناکەوێت هەر زەرورە ئەو کەسانە قەستەڕە بکەن خۆی مامۆستا فەحسەکان هەموو یارمەتی دەریەکەن بۆ نەکە نەخۆشێتە لای ئێمە یەکەمجاتەوە مێژوویەکی لێوەرەگی پرسیاری لەکەی جارە هەر بەس بەم پرسیارانە و بە نیشانەکان کە باسیەکان ئەگەیتە نیوەی نەتیجە دوای ئەوە بۆ نمونە فەحسی بۆ ئەەکەی دوای ئەوە نە هێڵکاری ئەوەی کە ڕۆئینەکەیت هێڵکاری دڵی بۆکەی زۆر هەندێکات لە بەس هێڵکاریکی دڵ هەندێکە زێ کە جەڵدە نەوەیشی جەڵدەی دڵ هەیە تەنها هێڵکاری دڵەکە بەسە بۆ ئەوی کە ئێمە قەراربین کە ئەم کەسەر جەڵدەلیە و دەبێت قەستەڕە بکە لە ماوەی سەعاتی بۆ سەعات و نیوەکە و هەندێک جا هەر بە هێڵکاری دڵەکە دەتوانین تا ڕادێ بزانین چ دەمایەکی دڵیشی ژیراوە بە پێ هێڵکارەکە بەڵام کە ئەمە جاریوە ئەمە طبیعیە ئەمە ئەتیاری بوون لە سایە لە سایە 15 پێمانە دوای ئیکۆی بووەکەی هەندێک جا لە ئیکۆکەیە شت دەرەکە بێت ئەگەر لە ئیکۆشە بە تەواوی ئێمە دڵنیان نەبین سێکی ئیکۆشی طبیعیە هینیش دەبێت بەڵام سێکر ئازاری هەیە ئێستا شتێکی تریە ئەیتە نووری دڵە کە ئەمە وەکو دەمارەکانی دڵمان بۆ دەرەخات بزانین ئەگەر تەسەکبوونەوەیکی زۆر هەبێت ئەو کاتە ئەگەر کەسەکە بن دەمارێکی دڵی لە 50 لە 100 یا زیاتری گیرا بووە نیشانەشیە بوو ئەو کاتێ ئێمە قەرارین کە ئەم کەسە قەستەڕە بکات کاتور هیوا هەیە گیرانی هەیە هەر چۆ بەلای دکتۆرتی تۆ بۆ نمونە ئەم شعەیەک بەڵێ تەسەکبوونەوە هەیە لە 120 چەوریتیایە لە 130 تا نەگاتە لە 150 پێویست بە عیلاج ناکە ئەو کەسانەیە ئەمە عیلاجی ئەوێت ئەم کەسە ئەگەر تەسەکبوونەوەی هەبێت ئەنجا ئەچێتە ئەو بابەوە کە پێویست بە چی ئەکات ئەم کەسانی کە بۆ نەوە تەسەکبوونەوە بوون لە 120 لە 130 پێویست یەکەم حەبی چەوری بەکاربێنن چونکە ئەم کەسانە دەبێت ڕێژەی چەوریەکەیان LDL-ەکەیان بۆ نمونە ئێستا کردوێتی 100 ئەگەر ئەم فەحسە بکات وە ئەو چەوریوینەیە بێت ئەبێت لە 150 ئەوە کەم کاتەوە ینی ئەبێ ڕێژەکە دابزێن دووەم ینی ئەبێ حەبی چەوری بەکاربێنێت دووەم بێ حەبی ئەسپرین بەکاربێنن بۆی وا بکات کە ئەم ڕێژەیە زیانەکات بە خوێنی ڕوون بێتەوە
ئەنجا لەگەڵ ئەوەشا بۆ نەگە زەختی بێ کۆنتترۆل بکێت شکری کۆنتترۆل بکێت ئەبێ وەرزش بکات خۆی لە خواردنی چەودی و شیرینی و ئەمانە دوور بخاتەوە واتە ڕێژەکە زۆرجا بە پیش کەسەکان ئەگۆڕێت بۆ نە کەسێکی ڕێژەکەی بن لە 130 لە 140 ژیرا بەڵام دەمارێکی ڕئیسیە هەنێکی دەمارێکی لاوەشی و لە 160 ژیرا و ئازاری زۆر نییە کەسەکە لەبەرەوە ئەڵێ ئەمە ئەتوانێت چاوەڕێ بکەم عیلاجانە بەکار بێنێت تا و کاتی ئازاریی زۆری دەبێت واتە بەپی هەم دەمارەکەی دڵ قرارەکە ئەم پێی دەماری دڵ واروە پی کەسەکان و ئەو نیشانی کە هەیەی ئێمە زۆر سپاسی جەناب دەکەین کە دکتۆر کاتیکە هەمان بوو خەریکە کۆتایی دێ ماوەتەوەی کە سپاس و ستایش جەناب بکەین ئەزیێتتان کێشا منی زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر زۆر باشت پێشکەشکردین قوربانم وەڵاهی من داوا لە خەڵکەکەم کە هەمیشە بۆی دوور بن لە نەخۆشەکانی دڵ چالاک بن جوڵیان نەبێ وەرزش بکەن تەنانەت ئێستاوە دەرکەوتۆکە و ئافرەتانی کە لە ماڵی شۆ دەجوڵێن ئەوەش دانراو بە شتێکی پۆزتیڤ و باش لە خواردنی چەور و شیرین و سوێر دوور بکەونەوە گۆشت و ئەمانە کەمتر بخۆن ئەگەر کێشەیەکیان هەبوو ئەگەر کێشەیەکی دڵیان نەبوو زووتر بچن بەدەنیەوە بۆی کە دەربکەوێت ئەگەر کێشیان هەیە کێشیان نییە و زۆر زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز دکتۆر کاردۆ ئیبراهیم فارس پسپۆڕی نەخۆشەکانی دڵ میوانی ئەمڕۆی بەرنامەی سیگەوهەر و زۆر سپاس ممنونە زۆر زۆر خۆشحاڵ بووم بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ناوبڕێک وەردەگرین و بەرنامەکەمان بەردەوامی بێتە بەربانگ. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمانە هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیش دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردنتان بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شوێنێک لیبنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە ڕەمەزان لە ڕیکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی باش دایگەنی ساڵەسم کوڕم هەستەوابان نییە پارشێو ناکەم بەڵێ بەڕۆژوو
ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. چەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کوواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا ئەم جلەکانت بۆ شووە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبکەوێت. ڕووبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆ بێت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان گەیشتونەتە ساتە نورانیەکانی ڕەمەزان، گەیشتونەتە ساتە ئاڵتونیەکانی ئێوارانی ڕەمەزان، گەیتونەتە و ساتانەی کایتر بەندەکان بە تەواوی میهرەبانانەتر، دڵجۆشاوتر، خرۆشاوتر بەرامبەر بە لیقەی پیرۆزی خواییان ئامادەیان هەیەەوە دەیانوێت دەستەکانیان بەرز بکەنەوە و دوعا بکەن، داوا بکەنەوەی کە پێی محتاجنەوەی کە پێی پێویستنەوەی کە زێرورەتی دنیا و دووار ڕۆژیانە لە خۆی خۆیان داواکەن ئینشاءڵڵا خۆی گەورە دڵیان ناشکێنێ. ماوەسا عەباس ئەم ئێواران و بە تایبەتی و ئێمەی تر بەرە و شەوە ڕۆین کە شەو ئەم شەوانە هەمووی شەوەکانی لێتە قەدرام هەوڵ بین کە زیکر و عیبادەتمان زۆر بێت و شتێکێک کە زۆر زۆر گەورەیە قەت فەرامۆشی نەکەین سڵاوات لە پێغەمبەر صلی الله عليه وسلم چکە خۆی گەورە فەرمی إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. صلواتي خوا لەگەڵ صلواتي مەلائیکە و خەڵک زۆر زۆر جیاوازە. صلواتي خوا مەگەر خوا خۆی بزانێت چییە بەخشێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆر جارە بیستین کای شێخیانیان بۆمان دەخوێنێتەوەی کە ئارەزووی لقای پێغەمبەریانە، ئەوەی کە محتاجی شەفاعەتی پێغەمبەرن، ئەوەی کە خۆشەویستیان هەیە بۆ خۆ پێغەمبەر با سەڵاوات بدەن. بەڵێ سەڵاوات بن. ماوەسا عەباس فەرمودەی زۆر زۆر لەسەر سەڵاواتەیە کاتی ئەوە نییە سەمە لێرە باسییان بکەین یا بە حەقەتەر خۆشم سە هیچی شتێکیوان پێ نییە زۆر هەمووی باس بکەین، بەڵام گرنگەوەیە کە لە سڵاواتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەوەی سڵاواتی لە من بە خوا دەجار سڵاواتی لێ ئەدات. ئاخر سڵاواتی خوا
يعني مەکرد خوا خۆی بزانێت چییە سڵاواتی مەلائیکە لەگەڵ سڵاواتی ئێمە دوعاە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سڵاواتی خوا جێیە خۆ دوعا نییە سڵاواتی خوا تایبەتە زۆر شتێکی تایبەتە ئەوەی ئەی بەخشێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سڵاواتی ئێمە لەگەڵ هی مەلائیکە بۆ مەقام و بەرزبوونەوەی پلەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەهەشتاوە لە فیردەوسی عەلایە و بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بەڕەحمە لەگەڵ ئەهلی ئومەتەکەیە ئەویش بەوەی کە هەر کەسێ زیاتر سڵاواتی لێبا زۆرتری ناسێت باشتر لە قیامەتا شەفاعەتی بۆ کات حتا ئەفەرمێ ئەگەر یەکێک ویستی دوعا بکای سە بۆ نمونە من نازانم ئەم میوارە کۆمەڵی دوعا بکەم ئەفەرمێ هەر سڵاوات بە هەموو دوعاکانتی تایە ئەوەی کە بە خەیاڵتایە ئەوەیشی بە خەیاڵتانە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەحابەی هاتە خزمەتی یا ڕەسوڵ الله ئایا بەشێکی دوعاکانم کەم بە سڵاوات فەرمووی توانی زیاتریش فەرمووی نیوەی فەرمووی سەیەکی فەرمووی هەمووی بەلانی کەمەوە دوعاکانت بە سەڵاوات دەست پێ بە سڵاوات دەست پێ بکە بۆی ئێمە دوعاکانیشمان بەرز بێتەوە بۆ لای پەروەردگار یەکەم بە حەمد و سپاسی خوای گەورە الحمد لله رب العالمین والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ئەمە لە ئەوڵۆ دوعاکان تەکە یەکەیتە ناوەڕاست لە ناوەڕاستە حەمد و سپاسی خوا بکە و سڵاوات لە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر عروجەکە بەرزە بێتەوە دوای ئەوە هەمتر دوعا بکە لە ئەخیرشە هەمتر حەمد و سپاسی خوا و سڵاوات لە دیداری حەزرەتی رسول الله صلی الله علیه و سلم میتر ان شاء الله دوعانە معلق نابێ و ناوەستێ لە ئاسمانەکان سڵاواتمان بۆ بدە بۆەوەی ڕێکارەکانی تر بگرینە اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما باركت على سيدنا إبراهيم وعلى آل سيدنا إبراهيم في العالمين إنك حميد مجيد عدد خلقك ورضاء نفسك وزينة عرشك ومداد كلماتك أبدا دائما يا رب العالمين اللهم آمين خوش بێ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان من سرێک لە شەفە بەڕێزەکانە دەم و دوایین هەواڵی ئەوانتان پێڕاگەێنم و جەنابی کاک شێخیش لێرە ئامادە بێ بۆەوەی کە نزاکانی خۆی لە بری هەمومان بۆ لای خۆی پەروەردگار بنێرێت ان شاء الله فەرمووتەشی بەرز شەفە بەڕێزەکان ماندوو نەبن بەخێر بێت کۆتا جار هاتینەوە شتەکان بە تەواوی ئامادەیان هەیە بەستێ شتێکی جیازە بینم لەگەڵمان بنا باشەڵا بۆن و بەرامە خۆشە تەواوی تر زۆر هاپی دیشتو ئەمە بایجانەکەیەکە بەخیمە سوکە بەخیمەوە ئامادەی بەڵەوەن و ئەو یەک دانەی ئەمە یەک چەند دانی لەوەتان ئەمادە کردو شش هەشت هەشت دانێکە دانی بە شیرەکە ئاکە دووکەتەوە بەشمان ئەکرێتەوە نییە ئەم شتە جوان پاستەکەی پاستە ئەمە وتمان لە معکەرۆنیە تایبەتە بەڵە پەنیرە و لە گۆشتی بریشک و ئەوانە سنگەکە زۆر قاچکە و ئیتالیە بەڵە ئیتالیە تامی چۆنە خۆی زۆر خۆشە پاستە زۆر خۆش ئەمە بە بۆنەکەی بێ زۆر عجیبە هەر زۆر عجیبە ئەمە زۆر خۆشەویش ئەو سوبەکەیە دەوری نیسکە بینە دانی وتان لە چیناوە قەرنابید و جێزەرە هەڕاوە بەڵام پێش سوورمان کرێ جوان بەڕۆنی کوردیە و لەگە زەیدی کاشۆکەیە دایکە سوور کرا جوان بۆنی خۆشی دەکرد اینجا ئەومانتیەکە لەگەڵ کرێم تەبخەکەیە و لەگەڵ ئەریگانۆکە و ڕۆزماری و تۆزێک کاری بیبەری تونە ئەومانێ دروست کرد ئەوە لە مێکسەرەیە درێ شێف میران شتەکان دەوانە جوان ڕازاندۆتەوە هەر حەزەکەی پیاویانیان لەگەڵ ئەمە چۆنە چی و چیە و چۆنە وڵایەتە ئەم ڕازانەوە ئەمە بۆ ئەوە لانەنگیە لەگەڵ ئەنەناسایە لەگەڵ کیوی هەر لەگەڵ زەڵاتەکە شێشی عادی زەڵاتیشی عادی ئەمە بریتە لە بیبەری ئەلوان هەروابێتەوە کەلەرمی سپیە نعنایە خیارە تەماتەیە لەگەڵ ئەنەناسەکە ڕازاندرا بۆنی خوانەکەتان زۆر خۆشە دەستان خۆش بێت سەرکەوتوو بن دەستان دیارە دەستان ڕەنگینە شانیەوە نەک ئەوەندە شەهادەتە ئەوەندەتان دەستان خۆش بێت سەرکەوتوو بێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئێمە تا ئێرە تێکڕێ و بڕگە و بابەتانەی کە پێویست بوو لە 21مین گەوهەری ستۆدەیسی گەوهەری ڕەمەزان بیهێنینە خزمەتان پێشکەشمان کردن با هاوکاری
دەرهێنەر کاک ئارام و هاوکارە جوانەکانی دەستیان خۆش بێ سپاس بۆ ئامادەکاری بەرنامەکە بە تێکڕە هەمویان ئێمە لێرەوە کۆچایی بە بەرگەکان دێنین و دوایین بڕگەش بەڕێز مامۆستا شێخ فاتح هەندێک نزای خێرمان لە قاپی خی گەورە بۆ دەکات خی گەورە لێمان قبول بکات فەرمووین خۆرزە خێرتان باتوە إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. يا ربي خواي جان لم روج مباركي بستويك رمضان لم كات مباركي كلقل همود لوبيك أو بارانيا مرحمة ملائكة مهرباني تدا باريت لم كات ناسكاني بربانغا كما قرخوا خوي بزاني مجلسي ملائكة وفريشتكان چەند قەرەباڵغە لە سەرزەوی لەناو ماڵەکان و لەناو مزگەوتەکان. یا ڕەبی خوایە مەجلیسێکی زۆر قەرەباڵغی فریشتەکانی تۆ و مەلایکەکانی تۆ لەم مەجلیسەی ئێمە بێتە ئامین بۆ دوعاکانمان بکات. ئەو دوعایە نەشمان بۆ بکە کە خۆمان نایزانین، ئەو دوعایە نەشمان بۆ بکەن کە خۆمان نازانین دوعا بکەین بۆ خۆمان، ئەو پێویستیانەشمان بۆ داوا بکەن کە خۆمان هێشتا نازانین پێویستمانە. ئیمانمان سەلامەت بکە، لێمان خۆش بە و هیدایەتمان بە، عەفومان کە و دامەزراومان کە یا ڕەب. یا ڕەبی خوایە ئەم بارانە بارانی ڕەحمەت و میهرەبانی بێت و نەبێتە بارانی غەزەب و تیاچوون. یا ڕەب العالەمین بارانێک بێ یا ڕەب العالەمین وڵاتەکەمان ئیسفادەی لێ بکە ئیلاه العالەمین. یا ڕەبی خوایە گیان لە هەموو قات و قڕی و نەبوونی و بەڵاو موسیبەت و کەمی ئەمن و ئاسایش و هێمنیەکەوە دەستمان کەوتۆ خوای گیان بەرقەراری بکە یا ڕەب. تەوفیقمان بە و هیدایەتمان بە، شیفای نەخۆشەکانمان بدە یا ڕەب، شیفای نەخۆشەکانمان بدە. یا ڕەبی ئەوانەی هەردوو عاوپارانەوەیکیان هەیە ئێستا لەم تەنگی مەغریبە و لەم کاتی غروبە و لەم کاتی بەربانگەیە لە تۆ ئەپارێنەوە دوعاکانیان گیرا بکە. خۆت باش باشەیان ناسی، ئەزانی دوعاکانیان چییە، ئەزانی چتکە و پاڕانەوەیەکیان هەیە. دوعا و پاڕانەوەکانیان گیرا بکە، سەقام گیریان بکە لەسەر ئیمان. هەر کەسێک ئێستا گوێی لێمانە و چاوی لێمانە و ئامین بۆم دوعایە ناکات و هەر کەسێکی شاگای لێنێ یا ڕەب العالەمین. یا ڕەبی ئێمە دوعا بۆ هەر هەموو یەکەین، بۆ ئەوانش کە داوای دوعای خێریان لێکردوین یا ڕەب العالەمین، احتیاجی و داماویەکانیان بۆ چاک بکە یا ڕەب. شیفای نەخۆشەکانیان بدە، گیر و گرفتەکانیان مەهێڵە، دڵیان خۆشکە یا ڕەب. یا ڕەبی خوای ئەوانەی هەژارن و کەم دەرامەتن و قەرزارن خوای ژیان بەهانایانەوە بچۆ یا ڕەب العالەمین. لەم مانگی خێر و بەرەکەتەیە بەهانایانەوە بچۆ. یا ڕەبی خوای ئەوانەی مناڵی ناساڵحیان هەیە مناڵەکانیان ساڵح بکە، تەوفیقیان بە، قوتابیەکان و خوێندکارانمان سەرکەوتوو بکە لە خوێندنەکانیانە یا ڕەب. حیا و حرمەت و دین و ئیمانیان بپارێزە، گەنج و لا و ڕۆڵە و ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە یا ڕەب العالەمین. مناڵەکانمان یا ڕەب العالەمین سەرجەم گەنجانی ئەم وڵاتە بە کوڕان و بە کچان یا ڕەبی حیا و حرمەت و دین و ئیمانیان بپارێزە یا ڕەب. یا ڕەبی سەقام گیریان کە لەسەر ئیمان نەترازێن یا ڕەب. یا ڕەبی خوایە بازاڕەکانی غەفڵەت بۆ خۆیانیان نەبات ئیلاه العالەمین لە دەوری قورئان و ئیمان و زیکر و نوێژ و تاعەت و ئەخلاق و هەڵس و کەوتی جوانی ئیماندارانە و کوردیانە دامەزراویان کە و لە دەوری ئەوە کۆ ببنەوە یا ڕەب العالەمین. هیدایەتمان بە و سەربەرزمان کە، تەوفیقمان بە و هیدایەتمان بە. اللهم لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا
ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين لدایک و باوکەکانمان خۆش بە ئەوانیان کە وفاتیان کردووە یا رب العالمین لە ئەجر و پاداشتی هەموو ئەم کار و خێر و ڕۆژ و قورئان خوێندن و زیکر و تەسبیحاتە یا رب العالمین بە دەوڵەمەنی خۆت بە ڕەحمی خۆت بەشی زۆر گەورە بەشی ئەوان بدە یا ربی دڵخۆشیان کە بەوەی کە ئێمە ڕۆڵەی ئەوانین و پاداشت و چاکەی ئێمەیان بۆ بچێ یا رب العالمین تەوفیقی ئێمەش بە هیدایەتی ئێمەش بە نەوەکانیشمان بە ساڵحی و بە دین و ئیمان بڕۆن یا رب العالمین استقامەت و دامەزراوی بەردەوامیمان پێ ببەخشە یا رب لەسەر ئەم ڕێگەیە بمانژێنە کە ئیمان و ئیسلامەتیە لەسەر ئەم ڕێگەیە بەردەواممان کە لەسەر ئەم ڕێگەیە بمرین یا رب العالمین ولا محشر ولا برزخي شا لسر أمر جو إيمان وإسلامت يزينوا من كروا يا رب العالمين دل خوش من كبوي كفريشتكاني مرق يا رب العالمين دل خوش بن بروشتني من نك أوي بعذاب ومينته وبيشوازي من ليبكن هداية من با يا رب هداية من با أو مالانيك يا شيخ يزانيان هي خوائي جان كشكانيان مهيلا يا رب العالمين أو أني هركارو بيشيكيان هي يا رب العالمين أقر لإيشو كاركانيان رازينين يا رب العالمين بركت بخر إيشو كاريان إيشي باشتريان دز بكوي توفيقي همو لا يكمان با أو أني سجن زندانين يا ربي خوائي جان بكسي خوانيان بقين روا أو أني ونن لك سكاريان يا ربي شاديان كروا بكسكاريان أو أني غريب ولدور ولاتن يا أرحم الراحمين دامزراویان بکە ئیمانیان سەلامەت بکە خۆیان و ڕۆڵەکانیان بپارێزە دین و ئیمانیان پارێزراو بکە ئێمەش بپارێزە یا رب العالمین تەوفیقی ئەمەش بە و هیدایەتی ئەمەش بە اللهم آمين 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 يا مجيب السائلين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. دەستگای